سڵاوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین لە شەوێکی تری شەممە پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی وێبینارێکی تر لەلایەن کەسایەتی و پسپۆڕێکی تری بوارێک لە بوارەکانی کەرتی پەروەردە ڕاهێنان ڕاوێژکاری. وەک دەزانن ئەکادمیای مێگامایند پلس لە سێ تەوەردا کارەکانی خۆی چڕ کردوتەوە کە ئەوانیش پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکارین. جگە لەو وێبیناری شەوانی شەممەیە ئەکادمیای مێگامایند پلس تا ئێستا چەند کتێبێک و بەرهەمێکی چاپکراویشی هەیە کە لە هەفتەکانی ڕابردوو هەمووی لەسەر شاشەکان و لە گروپەکاندا بڵاو کراونەتەوە کە ئەوانیش کتێبەکانی پۆلەکەت بەرەواش بکەوە بە زمانی کوردی، هەروەها پێنی ئور 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە، 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان، 333 وانەکانی ژیان، هەروەها بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا، لەگەڵ دوایین کتێبیش بەرەو لووتکە ڕێبەرێک بۆ مامۆستایان بوو. جگەلەوە فەرهەنگێکی ئەلکترۆنی زمانی ئینگلیزی کوردیمان هەیە کە بەردەوام کاری تێدا دەکرێت بە ناوی زار دیکشنەری، بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و iOS بەردەستە بە خۆڕاییە. هەروە کەناڵێکی یوتیوب کە هەموو ڤیددیۆ و تۆمارەکانی پێشووتر و چاڵەکیەکانی تێدایە. بە سوپاسەوە خەڵکێکی زۆر چاودێری دەکا و هەروە سەبسکرایبی کردووە کە ئەمە جێی خۆشحاڵیە. هەروەها چەناڵێکی تایبەتی بە ژیری دەستکرد بۆ مامۆستایان بە زمانی شیرینی کوردی هەیە کە ئەوە بەو دوایە دروست بووە کە پێمان وا بوو تا ڕادەیەک بۆ هەندێک کەس ڕەنگە زمان ببێتە بەربەستێک لەوەی کە سوودمەند بن لەو ژیری دەستکرد و ئامرازەکانی، بۆیە پێمان وا بوو هەبوونی چەناڵێکی تایبەت بە ژیری دەستکرد بۆ مامۆستایان پێویستە. چەند ڤیددیۆیەکی بەسوودی تێدایە و بەردەوامیش بۆی زیاد دەکرێت. جگەلەوە پرۆژەی پوختەکردنەوەی کتێبمان هەبوو کە لە سەرەتای ساڵەوە دەستمان پێکردیە. تا ئێستا هەموو هەینیە کتێبێک پوخت دەکەینەوە بەڕێز کە ئەم هەونی ڕابردوو کە دوێنێ بوو کتێبی ژمارە 18 بەردەست بوو کە هەموو کتێبەکانیش لەو تەوەرانن، یان پەروەردە یان ڕاهێنان یان بەرەپێدانی کەسی و کارەمەییەکانە. ئێمە خۆشحاڵین کە توانیتمان بە هیممەت و بە پاڵپشتی و دەستباری هەموو هاوکارانمان لە پشتی لاپتۆپەکان و هەروە هاندانی ئێوەی بەڕێز بەردەوام بین. ئەو وێبیناری شەوانی شەممە وێبیناری ئەم شەومان وێبیناری ژمارە 133ە بۆ خۆتان ئەو ژمارەی لێک بدەنەوە کە چەند جهد و کۆششێکی زۆری دەوێت بۆ ئەوەی بتوانی ئەو ماوە زۆرە بەردەوام بی. بەڕاستی شانازی بە هەر یەکێک لەوانش دەکەین چونکە هەر یەکە لە لای خۆیەوە کەلێنێکی پڕ کردوتەوە بۆتە هەوێنێک بۆ کاری باش و بۆ پرۆژەی باش، هەروە بۆتە بەرچاوڕوونی زۆر باش بۆ هەواداران و ئارەزومەندانی ئەکادمیای مێگامایند و هەوادارانی فێربوون و پەروەردە. بۆ ئەو ماوەیەی کە هەیە بەڕاستی ژیری دەستکرد چۆتە هەموو کتوکە لە بەرەی ژیانمان. ئێمە هەوڵ دەدەین زیاتر لایەنە تەربەویەکە یان لایەنەکەی کە پەیوەندی بە پەروەردەیە بیخەینە بەر تیشک و بیخەینە بەرباس، بۆیە هەوڵ دەدەین چەندین ئەو کەسانەی کە شارەزان، ئەو کەسانەی کە چالاکن لەو بوارە بیاندۆزینەوە. بەڕاستی بۆ ئەم هەفتەیە بە سوپاسەوە مامۆستا سەردار عەبدوڵڵا حوسێنمان لەگەڵا کە دەزانم سەرقاڵیشە بەرەبەری کۆتایی خوێندن و ئیمتیحانات و جگە لە کار و پرۆژەکانی خۆشەتی، بەڵام بە سوپاسەوە لەگەڵمان بەشدارە وەکو وێبیناری یەکەم لەگەڵمان کە مامۆستا سەردار بەڕێوەبەری دڵنیایی جۆری و ڕاهێنەری ICTە لە خولی پێداگۆجی مۆدرن لە زانکۆی ڕاپەڕین. بەڕێزیان هەڵگری بڕوانامەی ماستەرە لە فێرکردنی زمانی ئینگلیزی بە تەکنەلۆژیا و لە ئێستادا خوێندکاری دکتۆرایە لە پرۆگرامێکی هاوبەشی نێوان زانکۆی ڕاپەڕین و زانکۆی کەنت ستەیت. وەکو کەسایەتێکی دیاریش لە بواری تەکنەلۆژیا بەڕاستی زیاتر لە 15 ساڵە ئەزموونی هەیە لە دروستکردنی ناوەڕۆکی دیجیتاڵی دیجیتال کۆنتنت. هەروە لە ساڵی 2011 شەوە هاودامەزرێنەر و سەرنووسەری
تۆڕی تەکنەلۆژیای زانیاری کوردیە کە بە KITN یان کتن ناسراوە و زۆر با بڵێن چالاکن کە یەکێکە لە گەورەترین و باوەڕپێکراوترین سەرچاوی تەکنۆلۆژیا لە کوردستان و خاوەن سەدان هەزار فۆلۆوەرە. من بۆ خۆشم متابعی مامۆستا سەردارم کردیە بەڕاستی هەم شتەکانی کورت و پوختن شۆرتەکانی بە تایبەتی لایڤەکانی کە دەیکاتەوە بۆیە پێمان خۆش بوو لەسەر ڕاستپاردەی چەند بەڕێزێکی ژێک لەوانە کاکتۆر عەباس بوو پەیوەندیمان پێوە کرد بۆ ئەوەی وەبینارێک پێشکەش بە ئێمە و ئێوەی بەڕێز بکە لەسەر بابەتێکی گرنگ کە ئەویش بەکارهێنانی ژیری دەستکردە بەڵام لە ناو ژیری دەستکرد شتێکی گرنگ هەیە کە زۆر کەم گرنگی پێدرا و ڕەنگە سەبەبی زۆربەی لەو کێشە و نیگەرانی و ناڕەزاییان نەبێت لەو ئامرازانەی ژیری دەستکرد ئەویش چۆنێتی داڕشتنی پرسیارەکانمانە یان وەکو ئینگلیزی پێی دەڵێن پرۆمپت ئینجینیرینگ کە چۆن ئەندازەی داواکاریەکانمان ڕێک دەخەینەوە یان داڕشتەی پرسیارکردنەکە وەکو خۆی ناوی لە وەبینارەکە ناوە هونەری پرسیارکردن کە پێمان وایە بەڕاستی پرسیارکردن هونەرە چونکە ئەوە دەتگەیەنێتە ئەو مەبەستەی کە دەتەوێت یان ڕاددەی ڕەزامەندیت لەو بەرهەمەی کە بۆ دێتە بێشێ بەرز دەکاتەوە. مامۆستا سەردار دووبارە زۆر زۆر سپاس کە لەگەڵمانی وەکو وەبینارەکانی تر ئەوەش تۆمار دەکرێت دوای سلایدەکانیش لەگەڵ بەشداران شێر دەکرێت هەر بۆ زانیاری جەنابەت ماوەکەمان هەمووی 90 خولەکە ئەوە من 5-6 خولەکێکم برد جەنابەت نزیکەی 50-55 تا ساعتێکیش بڕوە کێشەنی ئەگەر چاڵاکیشت هەبێ دەتوانن بەشداریان پێ بکەین لە چات بۆکسەکە ئەگەر ناپرسیارەکان لە کۆتاییش هەندێک کاتمان دەوێت بۆ پرسیار و سەرنجی بەشدار بووە. جەنابەت دەتوانی ئێستا دەست پێ بکەی سلایدەکە دیارە و خۆشت دیاری ماشەڵڵا شوێنەکەشت خۆشە و ڕووناکیەکەش جوانە دەستت خۆش بێ فەرمۆمسە. سپاس دەکەم شانینە دکتۆر جان زۆر زۆر سپاس دکتۆر جان بۆ پێشەکێنایەوە ئیتر هیچ شتێک نەمایەوە کە من ئاماژە پێ بکەم بەڕێزان سڵاوتان لەبێت ئەم کارتان باش هیوادارم هەمووتان زۆر باش بن و تەندروستیتان لەو پەڕیدا بێت خۆشحاڵم کەم شەو لەگەڵەوەی خۆشەویست بابەتێک دەخەینە بەرباز کە گرینگە لەو سەینوبەینی ژیری دەستکردە کە هەمومان بە جۆرە لە جۆرەکان ئێستا پێی ئاشناین پێی ئاشنابین بەڕاستی. بەڕێزان من سوپاسی کاکتۆر ئیمداد دەکەم پەیمانگای مێگەمایند پلەس بۆ ئەم دەرفەتە بەڕاستی دەرفەتێکی نایە چونکە دڵنیام خەڵکێکی زۆر بەم چالاکیانەی ئەم پەیمانگای ئاشنایە. بابەتەکەی ئەمە بۆم شەو بەڕێزان ببرن بۆم شەو بریتیە لە بابەتی هونەری پرسیارکردن زۆر بەورتر چۆن ئێمە بە دروستی پرسیار بکەین لە ژیری دەستکرد بۆ ئەوەی بە خێراتر فێربین بەواتایکتر خێراتر وەڵامان دەستکە و خێراتر دەستکەین بە فێربوون وە کاراتریش بین واتە ئفیشنتر بین. باشە لە سەرەتاش دەمێت ئاماژە بۆ بکەم لەبەرەوەی بابەتەکەمان زۆر زۆر تەکنیکیە هونەریە بۆیە با بڵێن سلایدەکان بە زمانی ئینگلیزی نەگەر نابێگومان من حەزم دەکرد بە دەمەویست بەڕاستی هەمووی کوردی بووە. دەمێت پێتان بڵێم کە ئەمڕۆ لە ماوەی ئەم 40 بۆ 50 خولەکەی کە هەمانە من چی دەخەمە بەرباس دەتان جێرمەوە بۆ کوێ و بەرەو کوێ هەنگاو دەنین. لە ڕاستیدا دەمەوێت بتان جێرمەوە بۆ سەردەمی سەرهەڵدانی ناچمە ناو مێژوو شت بەڵام ئێمە چۆن مامەڵەمان لەگەڵ بزوێنەرەکانی گەڕان کردووە لە ماوەی ڕابردوودا و ئێستا پێویستە چی بکەین واتە ئەم بازدانەی کە ئێستا پێویستمانە پێویستە چی بکەین بەڕاستی و پاشان دەچینە سەر فرەیموەرکێک کە ئەمڕۆ زۆر زۆر گرینگە هەمومان بەوریایەوە بە بڵین سەرنجی بدەین و نەکەرم فرەیموەرکە کۆمەڵێک فرەیموەرکی تریشمان هەیە بەڵام ئەمەیان بنچینەیە بە بڵین بناغەیە گەرەمان بزانیت بێگومان چەندین فرەیموەرکی تر هەن کە ئێمە دەکرێت پشتیان پێ بەستین بە کاتێک کە بمانەوێت پرۆمپتێک واتە پرسیارێکدا بڕێژین بۆ ئەم چاتبۆتانەی کە ئێمە ڕۆژانە بەکاریان دەین. دواتر کۆمەڵێک ئەگزامپڵ واتە نمونە دەخەمە بەرباز بە بەکارهێنانی ئەم فرەیموەرکە ئیتر بە کورتەکەی چۆن بەکاری بێنین پاشان بەراوردێکی ئەو پرۆمپتانە دەکەین و پرسیاران دەکەین کە زۆر هەژارن لە ڕووی داڕشتنەوە و ئەو پرۆمپتانش کە بەڕاستی دەوڵەمەندن
ئەنجە دوایش وەکو هەمیشە من لە سلایدێک تا دو سلاید بەڕاستی دەگەڕێمەوە سەر ئەخلاقیاتی بەکارهێنانی ژیری دەستکرد زوو گرنگەوە بیر یەکتری بێنینەوە کە ئێمە چی بکەین. ئەنجا لە بیریشتان نەچێ پێم باشە تا کۆتایی بمێنەوە دیارەکەم بۆتان هەیە کە کۆمەڵێک شتی بەسوودن دواتر لەگەڵتان بەش دەکەم اینجا دەچینە خزمەت ئەو پرسیار و کۆمنت و سەرنجانەی کە ئێوە دەتان پێ. بەڕێزان دەمەوێت سەرەتا بەوەوە دەست پێ بکەین. ئێستا دەکرێت چات بۆکسەکە بەکاربێنن دڵنیام کاک دکتۆر هیمداد داینەخستووە وەڵامی باو پرسیارە بدەینەوە پێش ئەوەی کە ئەم چات بۆتانە بێنە ئاراوە تۆ چیت دەکرد بۆەوەی وەڵامێکت خێراتر دەستکەوێت؟ ئایا بەڕاست هەر لە خۆیەوە دوو شت دەنووسی و دەستە دەکرد بەگەڕان یان بەڕاست خۆت فێری ئەوە کردبوو کە چۆن بگەڕیت بە شێوەیەکی خێراتر ئەنجامەکانت دەستکەوێت و بە شێوەیەکی کاراتریش هەوڵدەی کارەکە باڵین کات بۆ خۆت بگەڕێنیتەوە. خۆشحاڵم مەگەر من چات بۆکسەکە لای خۆم دەکەمەوە بابزانام ئێوەی بەڕێز پێشتر چیتان ینی بۆ نمونە لە گوگڵ کاتێک کە بە دوای شتێک داگەڕاون چیتان کرد بە هەر ڕاستەوخۆ نووسینێکتان نووسی و هیچی تر یان شتێکە بووە فێری بوون پێم خۆشە لەگەڵ ئێمەی باش بکەن پێشەوەی من بچمە هەنگاوەکانی بە بڵین سلایدەکانی دواتر و هەندێک شتێەوە بیرێوەی بخەمەوە پاشان دەچینە بە بڵین دێنس کاتی ئێستامان کە بریتە لە بەکارهێنانی چاتبۆتەکانی ژیری دەستکرد. باشە وەبزانام چات بۆکسەکە لێ دیارەوە نیە مامۆستا؟ لێم دیارە بڵێ وا دەخوێنمەوە مامۆستایکی بەڕێز وشێتی من کیوەردم بەکاردەهێنا بەبەست لە چیە مامۆستای بەڕێز لە کیوەرد ئەگەر بکرێ ڕوونکردنەوەی زیاترمان پێ بدەیت زۆر جار لە ڕێگەی ئیمجەوە سێرچ بۆ بابەتەکان بەکەم لە گوگڵ فۆتۆ باشە تەنها پرسیارکردن بوو پرسیارەکان specify the questions جوانە ناونیشانی بابەتەکە لە گوگڵ دەستخۆش فۆنسە بەڕێز لە ڕێگەی کلی لە وشەوە ئەگەر پێم بڵێن مەبەستان چیە لە کلی لە وشە ینی بۆ نمونە دەتان نووسی climate change کە ئەمە بخۆتان زان this is a keyword باشە لە گوگڵ بابەتی گشتی فاریزە وشەی تایبەت دێنە سەر بابەتە ئەها ئەو مامۆستا بەڕێزە دەڵێ ئەدڤانسد سێرچم بەکارهێناوە ڕاستەوخۆ لە گوگڵ دەمنووسی و سێرچم دەکرد بەڕاست ئەمە کاتێکی زۆری نەدەویست دەتۆ بنووسی و دەستکەی بەگەڕان سێرکەن مامۆستانی بەڕێز سەر بۆ تاقیکردنەوە من ئێستا لە گوگڵ دەنووسم climate change طبعا ئێستاوە لەوانەیە گوگڵ پاڵپشت بێ بە ژێری دەستکرد بەڵام ئەوە climate change فەرموو ئەو شتێک کە تۆ دەتەوێت چۆن بە خێرایی دەستت دەکەوێت ئەو لەبەر چاوتان دڵنیام لێتان دیارە هەر بەڕاست ینی ئەوە ڕێگە دروستەکە بووە کە ئێوە پێی ئاشنا بوون یان شتی ترتان بیستووە و زانی و چانە جوانە نێوان دوو فاریزە ئەمە بابەتێکی جوانە ئێستا مامۆستا بەڕێزە ئێمە دەڵێ کۆتیشن مارکم بەکارهێناوە باشە ئەوە لێماندا بابزین چی لێ دێگر بیکەینە ناو نێوان بە بڵین کۆتیشن مارکس ئەگەر ئینتەرنێتەکەمان نەوەستێ keywords and for example جوانە مامۆستانی بەڕێز بۆی کاتان زۆر نەگرم ئەگەر پێشووتر هەوڵتان دابێت ئەو کارامەیەی خۆتان بەرەو پێش ببن واتە بەکارهێنانی بزوێنەرەکانی گەڕان بە شێوەیەکی کاریگەر دڵنیام شتگەلێکی لەو شێوەیەتان بینیوە ئەگەر سەیرێکی شاشەکە بکەن و لەگەڵم بن وا بڵین ڕوونماکە بەڕێزان ئێستا من ئەگەر بمەوێ بە دوای کتێبێکدا بگەڕێم بە PDF سیرکەن ئەسا دەست منە وردەکاریشەوە بەڵام ئەگە بە دوای کتێبێکدا بگەڕێم بە PDF دڵنیام ئێستا زۆر بتان بڵێن ئێستا هەر بنووسە .pdf ئەوە ڕاستەوخۆ کتێبی ئەوەمان دەداتێ بەڵام هێشتاش شتەکە ئالۆزە بەڵکو گوگڵ ئەم شتانەی داهێناوە لەگەڵەوەی کە ئەم بزوێنەرەی بەرەو پێش بردو بۆ نمونە لێرە ئێپ فێری کردوین کە بنووسین فایل تایپ باشە کۆلۆن PDF لە نێوان دوو کۆتیشن مارک باشە پێویست ناکات لێرە PDFەکەی بدەیتێ ئەنتەرێ بکە تەنها ئەم PDFانت دەداتێت کە کلایمەت چێنجن هەر یەکێ بکەیتەوە PDFە باشە من نمونەیەکە لە هەزاران ئەو ڕێگانەی کە ئێمە دەمانتوانی ڕابردوو بەکاری بێنین هێشتا شەرکاران هێشتا شەر بەکاردێنرێن بۆ نمونە
مامۆستانی بەڕێز ئێستا ئەگەر پرسیارێکی دیکەتان لێ بکەم دەستان خۆش بە سواس بۆ بەشداریتان بشەیەکی گشتی هەمووی خوێندەوە با پرسیارێکی دیکە لە ئێوەی بەڕێز بکەم ئێستا دەمەوێت پێم بڵێن چۆن من بتوانم لە ڕێگەی بزوێنەری گەڕانی گوگڵەوە تەنها لە یەک وێبسایت بگەڕم یعنی بۆ نمونە تەنها لە ناو BBC دەست بەگەڕام بکەم بەبێ بچمە ناو BBC بە نمونە ئەگەر بە نمونە مامۆستای بەڕێز وەڵاهی ئەمە هەر خودی بزوێنەرەکە خۆی دەبێت بە ئینگلیزی لە ناویدا بنووسی ئەگەر نابێگومان دەکرێت من لێرە بە کوردی بنووسم بۆ نمونە ژیری دەست کرد ئەگەر هەر PDFێکە بە ئێستا دەبێت بمانداتێ ئەگەر بە نمونە هەبێ یان چزانم هەر شتێکی دیکە لەو شێوەیە بەهەرحاڵ ئەگەر کەسێک پرسیارەکە ڕوونتر دەکەمەوە مامۆستانی بەڕێز ئێستا ئێمە ئەگەر بمانەوێت لە نیویۆرک تایمز بە نمونە بگەڕین بۆی بابەتەکەمان زۆر بەلای سەرچ ئەنجن و بزوێنەری گەڕاندا نەڕوە من دەبێت بە نمونە لە گریمان climate change NY Times خۆتان زان نەگەرەوە بنووسم مەرج نییە هەموو ئەنجامەکان هی نیویۆرک تایمز بێت بەڵکو فەیسبووکیشم دەداتێ باشە بەڵکو فەیسبووکیشم دەداتێ ئیتر زۆر وێبسایتی دیکەم دەداتێ بۆ مەبەستە گوگڵ فێری ئەوەی کردوین کێمە بنووسین بۆ نمونە سایت nytimes.com باشەوە سایتەکە پاشان گریمان دەمانێت دووبارە AI in Education ئێستا ئەمە تەنها ئەنجامی چم دەداتێ بەڕێزان تەنها وێبسایتی newyorktimes.com بابەتی AI in Education هیچی ترم ناداتێ سیرکەن وەکو دەبینن بەو شێوەیە تەنها و ئەنجامانم دەداتێ و هیچ ماندوم ناکات هیچ ماندوم ناکە دەزانم کە پرسیارەکانی من کەمێک وردن ئامانجی من لەم پرسیارانە بەڕێزانەوەیە کە ئێستا بۆ سەردەمی ژیری دەستکردیش هەمان شێوەیە هیوادارم بەو شێوە هەڕەمەکیە باشە بەو شێوە ڕاندەمیە خۆتان فێری بەکارهێنانی ژیری دەستکرد نەکەن ئەمڕۆ دەینە خزمەت ڕێگەیەک کە ڕێگەیەکی دروستە بۆ ئەوەی ئێوە بە خێراتر و بە شێوەیەکی تەندروستتر و دەتوانین بڵین ئەکادمی تر فێری بن بۆمە بەسەر دەگەڕێمەوە سوپاس بۆ بەشداریتان زۆر زۆر سوپاس بۆەوەی کە وەڵامتان دامەوە پێزانینم هەیە ئێستا دەگەڕێمەوە سلایدەکان بەڕێزان وەڵامی پرسیارەماندایەوە پێشووتر ڕاهات بووین بە شێوەیەکی زۆر بەمان هەڕەمەچی لەوانەیە هەندێکیشمان ڕاهات بین هەندێک کیورد و شت بەکاربێنین بەڵام بەڕاستی بزوێنەری گەڕان زۆر با بڵین گوگڵ و هاوشێوەکانی زۆر لەوە فراوانترن کە ئێمە لەی تێگەیشتوین دەمەوێت سەرنجتان بۆ ڕابکێشم بەڕێزان ئێمە لە ڕابردوودا باشە ئیتر بە خۆتان زانن بەرەو پێشتوونی تەکنۆلۆژیا بە تایبەتی گەڕان بە دوای زانیاری لەسەر ئینتەرنێت ئاوا هاتۆتە پێشەوە ئەمە ئێڤلوشنەکەی بووە لە ڕابردوودا وەکو هەندێک لە مامۆستای بەڕێز ئێستا ئاماژەیان پێکرد ئێمە ڕوومان لە چی کردو هەمیشە keywords کلی لە وشەکان بۆ نمونە دەنووسی climate change دەنووسی AI in education ئیتر بڕۆ بگەڕێ بە دوای هەموو ئەم ئەنجامانەی کە گوگڵ پێیداویت یان بینگ پێیداوی یان هەر بزوێنەرێکی دیکەی گەڕان کەوتا لێرە با بڵین پێوێنە بوونیان هەیە لە ڕاستیدا بەڕێزان لە ڕابردوودا ئێمە کاتێک بە بڵین گەڕانمان کردووە گوگڵ سرچ و هاوشێوەکانی هەمیشە بە شێوەیەکی زۆر با بڵین زۆر ڕۆبۆتی ناچار بووین بنووسین AI in Education PDF ئەها زمانێکی سروشتی نەبووە لە نێوان مرۆڤ و ئەو بزوێنەری گەڕانە تاوەکو من بە شێوەیەکی سروشتی natural language باشە بتوانم پەیوەندی دروستکەم لەگەڵی وردە بکەومە گفتوگۆ بۆیە زۆر ناخۆش بوو بەڕاستی ناچار بووین هەموو ئەو بولیەن ئۆپرەیتەرانە بەکاربین وەکو ئاند و ئۆڕونۆت و ئەوەم دەوێت ئەوەم ناوێت ئەوە لا بە ئەوە بێنە ئەها شتەکە زۆر ڕۆبۆتی بوو بە کورتەکەی فێری ئەوە کرابووین لەلایەنم بزوێنەرانەوە کە وەکو مشینێک مامەڵە بکەین وەکو مەچینەیەک کە هەرگیز وەکو مرۆڤ خۆت نەدەبینی ناچار بووی کاتێک ئەو بزوێنەرە دەکردەوە بەو شێوەیە مامەڵە بکەی ئیتر کاتێکیش ئەنجامەکانی پێدەدایت بۆ خۆتان دڵنیام توێژینەوە بە جۆرە جۆرەکان توێژینەوەتان کردووە ئەم هەموو لینکت دێتە بەردەم باشە ئەم هەموو siloed results and static links جاوەرە تۆ مامەڵە لەگەڵ ئەم هەموو بەستەر و لینکە بکە کامە هەونیە یەڵە بیکەوە هەزار تا بکەوە کۆمپیوتەرەکەم بەرگەی ناگرێت دایان مەخەوە دوایی لێم ون دەبێ ئیتر کەس نازانێ ڕوو لەکوێ بکەیت باشە
ئەم چاخە هێشتا بەردەوامە لە ڕاستیدا، بەڵام خۆشبەختانە گوگل بە جۆرە لە جۆرەکان بەڕێزان وردە وردەوا ژیری دەستکرد لەگەڵ بزوێنەرەکەی تێکەڵ لەکە خۆتان زان ئێستا AI مۆدی هەیە و AI overviewسی هەیە بە خێرایی جۆر لە جۆرەکان ئەنجام لە ڕێژیری دەستکردەوە دەدات. کەواتە ئێمە ئێستا لە چ شتێکەوە باز دەدەینە چی ئەمڕۆ و لە ماوەی ڕابردوو بازمان داوەتە ئەمە بەڕێزان هیچی دیکە چاخی کیورد نماوە، بەڵکو ئێستا سەردەمی چییە؟ سەردەمی پرۆمپتەکانە، سەردەمی ئەم داواکاری و پرسیارانەیە کە ئێمە لە چاتبۆتەکانی دەکەین. بە کورتیەکەی ئێمە چاتبۆتەکان فێریان کردین مرۆڤ بین، وەکو مرۆڤ مامەڵەیان لەگەڵ بکەین، چونکە زمانی ئێمە ڕاهێنانیان پێکراوە لەسەر زمانی ئێمە. زمانی سروشتی NLP Natural Language Processing دڵنیام کۆمەڵێک مامۆستای بەڕێزمانە سەلاوانەی لەگەڵ بن لەوە بابەتە تێبگەن. پرۆسێسی زمانی سروشتی کراوە لە ئێمە تێدەگەن کە پرسیارێکی دەکەیت، پرسیارەکەی تۆ پرۆسێس دەکات بە جوانی وەڵامێکی جوانت دەداتەوە. جا من دەمەوێت لێرە سەرنجتان بۆ یەکشت ڕابکێشم مامۆستانی بەڕێز. ئایا ئێمە وەکو مرۆڤ کاتێک کە داوا لە کەسێکی بەرامبەرمان دەکەین، ئەگەر بۆ نمونە تۆ وەکو مامۆستایەک بە خوێندکارەکەت بڵێ بەیانی پاراگرافێکم لێت دەوێت، بەڕای ئێوە خوێندکارەکەت چ وەڵامێک بۆ ئێمە دێنێتەوە؟ ئەگەر بکرێکێک وەڵاممان بداتەوە بەیانی خوێندکارەکە چ پاراگرافێکمان بۆ دێنێ؟ ئەتۆ ئەوەندەی لێ تێگەشتووی وەکو خوێندکار مامۆستاکرێتی پاراگرافێکم بۆ بێنە، بەیانی بە ئارەزووی خۆم پاراگرافێک دەنووسم، لەوانەیە 20 دێر بێ، لەوانەیە 2 دێر 3 4 دێر بێت، لەوانەیە پڕ بێت لە هەڵا، لەوانە ئیتر کۆمەڵێک گرفتی دەبێ وایە. بەڵام ئەی چی ئەگەر ئەو مامۆستا بەڕێزە ئەگەر داوای لە خوێندکارەکە کردووە باشە ئیتر بە جوانی پێی بڵێ. تەمەنەوە دەمەوێت بە بڵێن بێکچوانێ بکەم لە نێوان خۆمان کە کاتێک وەکو مرۆڤ بە بڵێن داواکاری لێکتر دەکەین لەگەڵ کاتێک ئێمە لەگەڵ چاتبۆتێک داواکاری لێک بڵێن داوای لێ دەکەین. خۆتان باش دەزانن کە ئەگەر من پێی بڵێم خوێندکاری بەڕێز پێویستە پاراگرافێک بنووسی باشە لەسەر travelling locally واتە لە ناو وڵاتەکەی خۆت 150 شەبێ باشە و ئاگاد لە با بڵێن بە شێوەی داهاتوو بینوسە ئیماجن ینی وا بهێنە پێشچاوی خۆت بە کورتەکەی هەموو دەکارێکی پێدەدەم. ئایا ئەم خوێندکارە وەڵامێکی جوان و ڕێکوپێکم بۆ نایەنێتەوە؟ ئەگەر بێت و ڕوبریکی پێ بدەم ئەوە بێگومان تەنانەت ڕوبریکەکەش بە بڵێن لەبەر چاو دەگرێت. مامۆستانی بەڕێز پەیامەکەی من بە هەڵە نەڕوە، من ناڵم داوای لێ بکەین بڕوا لە چاتبۆتێک بۆم بێنێ، مەبەستم لەوەیە ئێمە کە داوا لە بەرامبەر دەکەین هەتاوەکو ورتر بین the more detailed we are باشە کاتێک کە داوا لە کەسێک دەکەین باشە ریکوەستێک دەکەین ئەوە وەڵامێکی ورترمان دەست دەکەوێت لە کەسی بەرامبەر. باشە مامۆستانی بەڕێز کەواتە ئێمە لەگەڵ هاتنی پرۆمپتەکان بابەتی semantic intent و natural language هاتۆتە ئاراوە، زمانی سروشتی بابەتی واتایی باشە ئەو وەڵامە تێکەڵانەی کە ئێمە ئێستا دەستمان دەکەوێت جاران کە دەگەڕین 1000 لینکی پێدەداین وەڵامەکەی خۆمان لەوانەیە لە لینکی 1000م دەستکەوت بە ئەجار بە پچڕی. ئێستا یەک وەڵامی synthesized and generative بنیادنەرانە پێدەدا باشە اینجا وردە co-creation ڕوودەدا دەست دەکەی بە گفتوگۆکردن لەگەڵی ئەتۆ پێی دەڵێ ئاوا دەمەوێ ئاوا بانەبێ ئەوان بۆ بکە ئەوە لابە پێشنیارت بۆ دەکە ئەی ئەگەر ئاوای لێ بکەم ئیتر وردە پرۆسەیەکی iterative and co-creative دروست دەبێت. زۆر باشە مامۆستانی بەڕێز. ئێستا پێم خۆشە هەنگاو نەنێم تێگەیشتین لە چ شتێکەوە هاتوین بۆ چ شتێک لە بزوێنەرێکی گەڕان کە زۆر بە شێوەیەکی ڕۆبۆتی دەبا مامەڵی لێ بکەین، ئێستا بە شێکی زۆر سروشتی پێویستە مامەڵی لەگە بکەین. کەواتە وەکو چۆن نمونەیەکم هێناوە ئێستا لەبەرەوەی کارگەشتۆتەوەی مامەڵەیەکی سروشتی دەکەین چۆن لەگەڵ مرۆڤێک گرینگە بە وردی داواکارەکانی خۆمانی پێ بڵین ئەواش لەگەڵ چاتبۆتێک گرینگە پەیامەکانی خۆمانی پێ بدەین. نامەوێت زۆر شتەکەتان لێ ئاڵۆسکەم. ئێستا دەمەوێت زۆر پێناسێکی زۆر سادەی پرۆمپتکەین. ئەگەر کەسێک وت باسی کرد پرۆمپت چییە؟ ئەوە خەڵک باسی پرۆمپت دەکات لە پرۆمپت چییە؟ What is a prompt؟ مامۆستانی بەڕێزان ئامادەبوون زۆر بە سادەی بریتە لەو پرسیارەی یان ئەو ڕێنمایانەی کێمە دەیدەینە چاتبۆتێک باشە؟ ئەو پرسیارەی
یان ئەو ڕێنمایانەی کە ئێمە دەیدینە چاتبۆتێک بۆ ئەوەی شتێکمان بۆ ئەنجام بدە کەواتە لێرە هوەری پرسیارکردن دێتە ئاراوە چۆن دەیکەیت پێویستە چۆن بێ ئایا بەڕاست دەکرێت وەکو پرسیارەی کە پێشتوتم پێی بڵم پەرەگرافێکم بۆ بنووسە بەڕاست جێمنای چیمان وەڵام دەداتەوە وەڵام لە خۆیەوە وەڵامێکی جێنەریکە دەداتەوە خوا دەزانێت پەرەگرافەکە لەبارەی چیەوە دەنووسێ و چەندە درێژ دەبێ و ئەویتر ناوەڕۆکەکەی چی دەبێ بۆ چ ئاستێک دەبێ بۆیە زۆر گرینگە بزانین چی دەکەین کەواتە prompting چییە is the art of communicating with AI models بەڕاستی بریتە لە هوەری پەیوەندیکردن لەگەڵ ئەو مۆدێلانەی AI کە ئێستا بەردەستن هەر لە ChatGPT و جێمنای و تر تاوەکو مۆدلە چینیەکانی وەکو کوێن و زی و هەتا دوایی باشە هەتاوەکو ئێمە ڕوونتر بین و وردەکارتر بین لە پرۆمتەکانمان دڵنیابن ئاوتپوتێکی زۆر باشترمان چنگ دەکەوێت بۆ ئەمە بەستەمە مامۆستانی بەڕێز ئێستا ئێمە ئاشنا دەبین بە شتێکی زۆر تایبەت کە دەگونجێ پێشتر بیست بێتت دەشگونجێ نەت بیست بێ و هیوادارم ئەمڕۆ لە ئێمەوە فێری بی و لە مەودا لە بەچاوی بگریت پێشەوەی بێمە سەر و بابەتەش با ئەو تیپەم لە بیر نەچێت تەبەن ئەوە لە کۆرسێکی ژیری دەستکرد من فێری بووم تا هی خۆم نییە بەڕێزان ئەم با بڵێن خاڵە زۆر گرنگە think of prompting in the same way you would assigning a task to a person وەکو پێشتر نمونەم بۆ هێنایەوە the more specific and thorough you are the more accurately the task will be completed هەمیشە وا بیر بکەنەوە کاتێک کە لەگەڵ چاتبۆتێک قسە دەکەن وەکو ئەوە بیر بکەنەوە کە داوا لە کەسێک دەکەن هەتا وەکو بەورتر داواکاری لە کەسەکە بکەن ئەوە دڵنیابن وەڵامەکە یان کارەکەتان بەورتر و بەڕێکوپێکی تر بۆ ئەنجام دەدەن ئێستا دەمەوێت بێمە سەر ئەم مۆدێلەی کە ئەمڕۆ باسم کرد بێ زەحمەت ئەو بەڕێزانی کە ئامادەن کەس هەیە مۆدێلی CRE بیست بێ پێمان بڵێت چییە پێشەوەی من باسی بکەم ئەگەر چات بۆکسەکە بەکاربێنن من سپاسان دەکەم کەس هەیە پێشتر خولێکی بینی بێ یان کۆرساتێکی بیست بێ با بڵێن وەرگرت بێ کە بزانێ CRE چییە بەڕاست من پێشتر بۆ نەمبیستووە جوانە زۆر سپاس کاکتۆر باشە بەڵێ من خۆم وتمەوە CRE نەمبیستووە ئۆکەی تا ئێستا چاوەڕێم بزانم ئەگەر کەسێک بەڕێزێک بیست بێتی چییە کورتکراوەی چییە چیمان بۆ دەکا بەڕاست هەندە شتێکی هیمە کە من پێشتر نەمزانیوە بۆ مەبەستا مامۆستانی بەڕێز سپاس بۆ بەشداریتان ئیتر کۆمەڵێک مامۆستای بەڕێز دەڵێن نەمان بیستووە زۆر باشە ئیتر لێرەوە ئەمڕۆ لەگەڵ من دەیبیست بەڕێزان ئەم فریموەرکە it's the foundation با بڵێن فاوندیشنی زۆربەی ئەم فریموەرکانەیە کە ئێستا هەن بۆچی بۆ ئەوەی تۆ بتوانیت پرۆمپتێکیان لە ڕێگەیەوە پێ دروست بکەیت واتە لە کاتی نووسینی پرۆمپتێک ئەم فریموەرکە لە بەرچاو بگریت جا بەوریاییەوە لەگەڵم بن من سەرەتا کەمێک بەوردی باسی دەکەم بەڵام دوایی سادەی دەکەینەوە کە شتەکە زۆر ئاسانە باشە لەگەڵم بن پێش هەموو شت C stands for context C یەکسانە بە context باشە کە دەکاتە ئەو سیاقەی ئەو ژینگەیەی کە تۆ مەبەستە بۆ چاتبۆتەکەی ڕوونکەوە بڵێ کاکە ژیان ئەمن ئەو شتەم دەوێت بۆ فلان چزانم پۆلە بۆ فلان لێڤڵە بۆ نمونە قۆناغی سێی زانکۆ کە فلان بابەتە دەخوێنەها کۆنتێکستەکەی بۆ ڕوون دەکەیتەوە background information and data grounding یادارم پەیامەکە ڕوون بێ کۆنتێکست چییە بریتیە لە سیاقی ئەو بابەتەی کە تۆ داوا لە چاتبۆتەکە دەکەی لە بەرچاوی بگرێ لە کاتی دروستکردنی ئەو شتێک کە تۆ داوای لێ دەکەیت ئەی ڕۆڵەکە چییە R stands for role بریتیە لەو پێرسۆنەیە یان ئەکسپێرتەی تۆ پێی دەڵێ بۆ نمونە من مامۆستایەکی زانکۆم یان پێی دەڵێ وا ڕۆڵ ببینە کە تۆ مامۆستایەکی زانکۆیت بە نمونە ئێستا نمونەکانیشتان پێ نیشاندم ئەی چی بوو CRE stands for expectation مەبەستمان لە expectation چییە بەڕێزانەوە بە وریایەوە جێ بگرن سیرکەن وتمان کۆنتێکست سیاقەکەی بۆ ڕوون دەکەینەوە پاشان دەینە سەر ڕۆڵ دەڵێن کاکە ئەو ڕۆڵە ببینە ئیتر هەر ڕۆڵێکە
ریسێرچەرە دکتۆرە ئەنالیستە مامۆستای زانکۆیە هەر ڕۆڵێک باشە پاشان ئەکسپێکتیشن بەڕێزان ئەکسپێکتیشن بریتیە لەو دەرەنجامەی کە تۆ دەتەوێت چۆنت دەوێت ئەو شتێکە بڕیارە بۆ دروستکات چۆنت دەوێت باشە you define the output format the length and the constraints پێی دەڵێ کاکە ئاوتپوتەکە بۆ نمونە دەمەوێت بە PDF بێ دەمەوێت بە Word بێ دەمەوێت بە PowerPoint بێ 150 بێ ئیتر بە شێوەی تیبل بێ بە شێوەی چارت بێ هەموو دەکارەکانی دەوێت بۆ ڕوون بکەیتەوە باشە با پێشانتانی دەمزانین بەڕاست نمونەیەک با برێکداونێکی بەڕێزان لە کۆنتێکستە ئێمە وای و هومان دەست دەکەوێت سیرکەن I am preparing a 10-minute explanation for Kurdish-speaking students who are at B1 English level. تۆ بە کوردی دەتوانی ئەم شتە بڵێ با شتەکە بە ئینگلیزی نەبەستینەوە بەڕێزان خۆتان زان جێمنای کوێن زی هەموو هەڵە نەبم زۆربیان ئێستا لەگە کوردی هاوڕێتێکی باشیان هەیە بەواتایەکی تر دەتوانن بە کوردی وەڵام بدەنەوە بە تایبەتی جێمنای زۆر زۆر لە ئاستێکی باڵادا ئێستا دەتوانی هەمان شت بە کوردی بڵیت من دەمەوێت ڕوونکردنەوەیەکی دەخولەکی بۆ ئەو خوێندکارانم ئامادە بکەم کە ئاستیان بیوەنە باشە ئێستا کۆنتێکستەکەمان پێدایانە پێمان وت کاکە ژیان باگراوندی خوێندکارەکانمانەوە ئاستەکەیانە دەخولەکمان دەوێت ئیتر شتێکی لەو شێوەیە ئەوە ئامادەی دەکەم باشە دەمەوێت ئەم چات بۆتە ڕۆڵی چین بۆ ببینێ بۆ ئەوی بەڕاستی لە کاتی وەڵامدانەوە سیرکەن لە کاتی وەڵامدانەوە ببێتە ئەم پێرسۆنەیە بۆ نمونە act as a university professor of linguistics specializing in second language acquisition ئەگە بڕیار بێوانەکە و بابەتە بێ وەکو پرۆفیسۆرێکی زانکۆ ڕۆڵ ببینە کە اختصاصی لە second language acquisitionدا هەیە یان بابەتی فێرکردنی زمانی ئینگلیزیدا هەیە یان هەر بابەتێکی کە دڵنیام ئێوە ئەمڕۆ اختصاسگەلێکی جیاوازمان لەگەڵن ئێوە خۆتان توان تاقی بکەنەوە باشە بەڕێزان هەتاوەکو ورتر بین لە دانانی کۆنتێکست و ڕۆڵ ئێمە وەڵامەکانمان لە ئاستێکی باڵاتر دەبێت کاتێکە لە ChatGPT ئەوانە دەپرسین ئێستا تاقیشی دەکەینەوە بە زیندوی وا کردومانەتەوە وردە تاقی دەکەینەوە باشەوە زانیمان کۆنتێکست چییە ڕۆڵ چییە کەسێک تێنەگەیشتبێ بە ئێمە هەر قسە نەکەین و دوایش بڵین هیچ تێنەگەیشتینەوە چی بوو کۆنتێکست چ بوو ڕۆڵ چی بوو کەسێکەیە دووبارەکەینەوە بگەڕینەوە دوایە anyone who doesn't زۆر باشە ئێستا ئێمە بەلانی کەم لە سیەکە گەیشتین و ڕۆڵەکەش تێگەشتین ئەوەی کە زۆر زۆر گرنگە بەڕێزان ئەم برادەرەیە باوەلا بم بۆی ببینین سیرکەن بابەتی expectation ئەوەی کە ئێستا گرفتی بۆ ئێمە دروست کردووە ناین بە جوانی پێی بڵین کاکە گیان ئەتۆ ئەو مامۆستای خەینە ئەوەش برادر ئەو خەڵکو و باگراوندەیە کە ئەمن ئیشیان بۆ دەکەم بەڵام ئەی چیت بۆ دروست کات چۆن بۆ دروستکە بەڕێزان فۆرماتەکە زۆر گرنگە بە چ شێوازێک دەتەوێت خۆتان زان جاری وا پێت خۆشە بە بولێت پوینت واتە خاڵ پێت بڵێ باشە جاری وایە پێت خۆشە جەیسن بێت ئەمە جۆرێکە لە فایل جاری وایە پێت خۆشە مارکداون بێ بۆی بە جوانی هەمووی هایلایت و جوانم با بڵین بۆلد و ئیتالیسایز و ئەوانە بکات یان هەر فۆرماتێکی تر کە خۆت مەبەستە بە شێوەی تیبل دەتەوێت یان هەر وردەکارێکی دیکە فۆرماتەکەی پێ بڵێت تکایە من خۆم کاتێک کە داوای هەند ئاوتێکی لێ دەکەم بۆ ئەو بەشانەی کە دەمەوێت تیبل بێ پێڵم بە ئەم بەشەی تیبل بێ باشە بەڕێزان و زۆر شتی وردەکاری دێت ئینجا درێژیەکەی پێ بڵێ tell the chatbot the lengthەکەی پێ بڵێ من چەندم دەوێت ناکرێت تۆ پێی بڵێ ئێسەیەکم دەوێت سەمپڵ بۆ بڵین مۆدل ئانسەرێکم دەوێت بوو بابەتێک بەبێ پێ بڵێ چەند دەبێت 100 بێ 200 بێ 300 بێ 350 بێ بەنمونە بەڕێزێک دەیەوێت خۆی ئامادەکە بۆ بە بڵین تاقیکردنەوەی ئایلتس تۆ پێی بڵێ کە تاقیکردنەوەی ئایلتس چەند وشەی داناوە هەمان شتی پێ بڵێ بۆ شتێکی لەو شێوێت بداتی بۆیە گرنگە لەنگفەکەی بۆ دیاریکەی اینجا constraints سنوورەکانی بۆ دابنێ بڵێ من ئەوەم ناوێت خۆت لە بە دوور بگرە بەنمونە جاری وایە بابەتەکەی تۆ هیچ پەیوەندی بە بابەتی توێژەوە ئەم شتانەوە نییە باشە دەتوانی پێی بڵێ avoid academic jargon خۆت لە بابەتی ئەکادمی هەر دوور بگرە کە لێرە دەڵێن جارگن هەرچی وشەی ئەکادمی ئاسبەرسێن نامەوێت لەم نووسینەدا باشە یان لیستم پێمەدە جاری وا کە پرسیارێک دەکەین لە چات بۆ تێک ڕاستە خۆ دەست دەکات بە لیست وەڵام داتەوە I don't need lists پێویستم بە لیست نییە بۆی ڕوونکەوە ئەوا دەمەوێت سەیری ئەم نمونەیەکەن بەڕێزان deliver the summary as a 3-column comparison
table comparing grammar, vocabulary and cultural context بجوانی پێی وتووە پوختەیەک لە بەراورد بە شێوەی table سێستون بێت لە grammar و vocabulary و cultural context باشە لەوانەیە تا ئێرە شتەکان کەمێک بە ئالۆزی باسم کردون چکە بەش جیام کردوونەتەوە ئێستا بە لەگەڵ ئێوە بەیەکەوە سەیرێکی ئەو بابەتە بکەین مجبورن هەموو بەسەریەکەوەیە بەڵام بڕیار بوو بە دوایەکدا بن بەڵام نازان بۆم بەسەرێکدا هات سیرکەن بەڕێزە ئێستاگە لەگەڵ من بن هەمومان ئەم جۆرە پرۆمپتانەمان نووسیوە Imagine you are an English teacher, write a story about a dog. یان ئەوەش نانووسین ئەو بەشەی سەرەتاش بەڕاستی نازانم ئێوە ئەم ئەزمونە تاکردیانە ئەسڵەن هەر نانووسینە تۆ مامۆستایەکی ئینگلیزی بەڵکو ڕاستەخۆ چینە جێمنای write a story about a dog. This is a poor prompt. ئەمە پرۆمپتێکی زۆر هەژارە بەڕێزان پرۆمپتێکە کە وەڵامێکی زۆر گشتی و جێنەریک دەست دەکەوێت کە نازانین چی لەگە بکەیت تووشی چیت دەکات ئەوە گرفتەکەی ئێمەیە لێرەدا ئیفیشنسی نامێنێ کارایی نامێنێ لەبەرەوەی تۆ ناچار دەبی یەڵا پرۆمپتێکێک دێ ببرە وڵا دەمەوێت تۆکو مامۆستایەکی بنەڕەتی ڕۆڵ بژێڕی باشە ئەوە وام کرد ئەی دوایی یەڵا پرسیارێککەی لێ بکە بۆش ماوەڵا پەرەگرافەکەش 50 شەبێ باشە ئەی بۆ چ ئاستێک یەڵا دووبارە و سێ بارە و چوار بارە و پێنج بارە ئەم هەموو پرسیارە وەکو چی لێرێتەوە بەڕێزان دەگەڕینەوە سەردەمی کۆن کاتێک لە سێرچ ئەنجنەکان بزوێنەرەکانی گەڕانمان کرد لەبەرەوەی بەکارایی فێر نەبووبووین یەڵا بڕۆ 1000 لینکی بکەوە تاوەکو وەڵامێکت دەست دەکەوێت بۆیە لێرەش زۆر گرنگە پرۆمپتەکانمان بم شێوێ لێ بکەین کە CRE داوای دەکە سیرکەن پێمان وت you are an English teacher کێشەمان نییە ئەمە ڕۆڵەکەمان پێداوە بەڵام چی دیکەی گرنگە پێی بدەین write a story هاسێکە و باکگراوندەکەی پێدەدەین context for my 9th grade English class about a boy and his dog who won a blue ribbon at the dog show باشە لێرە تا ڕادەیەک باشتر بووە بەڵام چی ماوە بەڕێزان بەڕاستی ئەوەی کە گرنگە بریتیە لە expectationەکە سەیریکەن use vivid descriptions and unexpected plot twists write a response in 8th grade reading level بە جوانی داوامان لێ کردووە کە ئەمە دەرەنج ئاوتپوتەکە بێ واتە دیسکریپشنەکانی vivid بن و بەڕاستی plot twisتی تێدا بن unexpected ینی بە بێەوەی کەس بڵێن کاتێکم چیرۆکە لە نەکاو ئەوەی تویستی سیر و سەمەری تێ بکەوێت write a response in 8th grade reading level و ئاستەکەشمان دیاری کرد لێرەدا کاتێکی زۆریشم بۆ گەڕایەوە و ڕێک لەگەڵ یەکەم پرۆمپت من ئەنجامێکی دروست و گونجاوم دەستکەوت لەوانەیە تۆ بەگەر مەبەست بێ کەمێک باشتری بکەی گەر هیچ پێویستت بۆ نابێ و خێرا ڕاستە خۆشتەکەی خۆت ئامادە دەکەیت ڕێک دەتوانیت لەگە خوێندکارەکانت بەکاری بێنی تا ئێرە کەس هەیە ناڕوون بێ لە لای CRE چیە و چۆن دەتوانیت پرۆمپتێک باشتەکەی یەکشت زۆر گرنگە بەڕێزان لێرە دەمەوێت ئەم سەرنجە بخەمە ڕوو پێشەوەی ئەگەر کەسێک پرسیاریە بێ یان لە چات بۆکسەکە بۆم بنووسێ پێویست ناکە وشەی ڕۆڵ و کۆنتێکست و ئەکسپێکتیشن لەناو پرۆمپتەکانتە بێ پێویست ناکە ئەمانە بنووسی گرنگەوەیە شتگەلێکە بێ کە گزارش لە چی بکە کۆنتێکست ڕۆڵ لەگە ئەکسپێکتیشنەکە کە ئەم سێ شتەی تێدا بوو دڵنیا بە دەرەنجامی زۆر باش دەست دەکەوێت ئێستا من حەز دەکەم هەر بۆ تاقیکردنەوە ئەمەی خوارەوە باشە کە پێشتر ئامادەکراوە کۆپی دەکەم بە ئێمە بیدەینە چات GPT لە بەرچاویەوە حەز دەکەن با سەرەتا بە یەکەم دانە دەست پێ بکەین write a story about a dog هەر ئەوەندەی پێ دەدەین چکایمەوە ڕاتوین بە زۆری ئەوە بەکاربێنین باشە ئەمە یەک با بزانین چیمان دەداتێ سیرکەن بەڕێزان ئەگەر هیوادارم نەوەستێ و خەتەکە بەکەڵک بێ سیرکەن هەر لە خۆ here's a short warm story about a dog ئێستا ئەگەر من بیخوێنمەوە سیرکەن بەڕێزان ئەمە بە حساب سیرکەن ئەمە چیرۆکێکی کورتە لەوانەیە تۆ تەنها ویستی بێتە 2 پاراگراف بێ باشە 2 پاراگراف بێ بۆی دیاریکە کە دەتەوێت 2 پاراگراف بێ ئەگەر دەتەوێت 150 شەبێ بۆی دیاریکە و چەندین شتی دیکە بەڕێزان باشە ئێستا من دێم چی دەکەم هەر هەمان پرۆمپت ئەوەی خوارەوە کە نووسیمانە تەنانەت دەکرێت باشتریشی کەین من چاتێکی کە دەکەمەوە بە ئەمەلابین ئەگەر چاتێکی دیکەی بەتاڵ بەرزان سیرکەن هەر هەمان شت دەشکرێ بۆ نمونە tenny roll the story is to be shared with incoming right بۆ نمونە 100 words
and use vivid descriptions. سێکەن بەڕێزان ئەمە ئەنجامەکەیەتی بەبێوی خۆمان دووکەم یەک پرۆمپتی باشم ئامادە کرد و دوای پێویست ناکە من دە پرۆمپتی دیکەی پێ بدەمەوە ببێتە گفتوگویەکی دوور و درێژ اینجا بەڕێزان لێرەدا ئاگاتان لەوە بێ کە خۆتان زان ئەم با بڵێن چات بۆتانە هەمویان سنووردارن هەتاوەکو تۆ پرۆمپتەکەت باشتر بە یەک جار ئەنجامەکە دەست دەکەوێت و پێویست ناکە ئەتۆ ئەو لیمیتیشنانەی کە ڕۆژانە هەتا ئاوا بە خێرایی لە دەست بچێت سێکەم بەڕێزان زۆر بە سادەی ئەمە 100 بوو خۆگەر تۆ ویستە دەتوانانی یەک ئەوەی دیکەی پێ بدەی بڵێ بۆم کە بە 206 پرۆمپتێکی دیکەی سادە و هیچ پێویست ناکە خۆتی لەگەڵ ماندووکی وی بەڕێزان CRE یەکێکە لە هەرە فرێموەرکە تایبەتەکان کە ئێستا چەند بەڕاستی مۆدلی دیکەشان بۆ دۆخی دیکەی جیاواز بەڵام ئەمە وەکو باسم کرد فاوندیشنەکەیەتی پرسیاری ئەوم کردوتم ئەگەر کەسێک لی تێنەگەشت بێت لەو بابەتی ئەمڕۆ کە قسمانە بەرباس پێم خۆشە پێمان بڵێ باشە بەڕێزان هەر بۆ بەرچاوڕوونی ئینشاڵڵا وەکو باسم کرد من لینک QR کۆدێک کۆمەڵێکشتم تێدا کۆ کردێتەوە کۆمەڵێک کۆرسی زۆر نایابی Common Sense Education و کان ئەکادمی و ئەمانە هەن بۆ ئێوە کۆ کردێتەوە دوای بە ئیسراحەتی خۆتان دەتوانم چەند سەیریان بکەن لە یەکێک لە کۆرسەکان من فێری ئەم CRE بووم کە بەڕاستی هەر ئەندازیارەکانی OpenAI باسی دەکەن how to craft a prompt using CRE زۆر بەوردی باسی دەکەن زۆربەی ئەو شتانەشی کێرە لێرە دەیخەمە بەردیدی ئێوە بەڕاستی سەرچاوەکەی ئەوەیە ئەمە هەروەکو integrity and like ethical considerations با لە بیرم نەچێت بەردەوام دەبم بۆی کاتان زیاتر نەگرم و بواری ئەوە پێڵمەوە کە پرسیارەکانتان بکەن من شتێکی لەوانەیە تۆم نەمابێ باشە بەڕێزان ئێستا شەر باسی CRE ئەمە نمونەیەکی ترە بۆی زیاتر تێبگەن سیرکەن بەڕێزان دەگونجێ کەسێک بچێتە ناو جێمەنای یان بچێتە کوێن ستودیۆ ڕاستەخۆ پرسیاری ئەوەی لێ بکە ئەگەر کوێنتان نەبیستووە ئەمە چاتبۆتێکی ئالیبابەیە کە زۆر بەهێزە و تا ئێستا بە تەواوی خۆڕاییە بۆ نمونە تەنها پێ بڵێ teach me grammar ئاخر ئەمە بەڕاستی زۆر گرفتە ئەمە زۆر گرفتدارە ئەم پرۆمپتە ئەتۆ بەس خوا دەزانێت ئێستا چیت فێر دەکا چ بابەتێکت فێر دەکات لەوانەیە لە بیسکەوە دەست پێ بکات تا شتی زۆر دوور و درێژ باشە بەڵام ئەی چی بەڕێزان ئەم بوەستێ ئەی چی ئەگەر ئێمە بین ئەم پرۆمپتەی کە لێرە هەیە پێی بڵین act as an ESL tutor I am a Kurdish student struggling خۆت پێی بڵێ وەکو خوێندکارێک وەکو مامۆستاژنە وەکو خوێندکارێک بڵێ خوێندکارێکی کوردم گرفتم لەگە present perfect هەیە بۆم ڕوومکەوە کە explain it using سۆرانی بۆ نمونە expectation keep it under 150 words ئەنی بە کورتی بۆم ڕوومکەوە تەنانەت دەتوانی پێی بڵێ بۆم زمانەکە بۆ نمونە وەکو پێشتریش ئاماژەم پێکرد ئەم ڕۆڵ و expectation شتانە پێویستیش نیە بەڵام هەر بۆ شێوەیە پێی دەدەین بەڕێزان یەک چاتی نوێ باشە use plain English پێشی دەڵم ئینگلیزیکی زۆر سادە بەکاربێنن بۆی من لی تێبگەم ئێستا زۆر بە وردی بیر دەکاتەوە و ESL تویتەرێک من لە بەرچاو دەگرێەوە خوێندکارێکی کورد پاشان دەست دەکا بە وەڵامدانەوە باشە بەڕێزان تەبەنەوە مۆدێلی تازەی هەر بواگەداریتان مۆدێلی کوێن 3.6+ زۆر بەهێزە بە تایبەتی کە ئێستا ئەوە تینکینگەکەی بەکاریدێنم تۆزە کاتی پێدەچێت تا وەڵام دەداتەوە دێینەوە سەری ئەمە نمونەیەکی تر بەڕێزان هەر لە نمونەکانی CRE زۆر باشە هیوادارم ئەگەر پرسیارێکتان نەبێ بەردەوام پرسیارەکان بکەن زۆر باشە بزانم هیچ وەڵامی داینەوە بەرەزان سەیر بکەن زۆر بە جوانی لێرە وەڵامی ئێمەیدایەوە دەڵێت links past actions to now بە ئینگلیزیەکی زۆر سادە چکە منوان پێ ئەوە بوو باشە ئەیتر هاتووە نمونەی پێداوین و بە شەیەکی سادە بۆ ئێمەی ڕوون بە کورتەکەی ئەمە بریتی بوو لە چۆنیەتی کرافتکردن واتە دروستکردنی پرۆمپت لە ڕێگەی CRE بەڕێزان ئێستا پرسیارەکە ئەوەیە بۆچی من ئەمڕۆ هاتووم ئەوەتان بۆ دەخەمەوە بەرباس
ڕاستێندە گرنگ بوو من بێم خزمەتتان بکەم و کاتتان بگرم کە بابەتی prompt engineering باسکەین بڵێ لەبەر ئەم چەند خاڵی خوارەوە why it matters for everyone بۆچی بۆ هەری ینی بۆ هەمووان گرینگە ئەم بابەت با کورتەکەی بەڕێزان لە ڕووی کارژێریەوە کاتێکی زۆرمان بۆ دەگەڕێنێتەوە باشە ینی لە شوێنی کارژێری ئەگەر بێت و بە شێکی جوان پرۆمتێک دابنیت و داواکەی خۆت لێ بکەی ڕاستەوخۆ وەڵامێکی گونجاو دەداتەوە کاتێکی زۆر بۆ دەگەڕێنێتەوە بەڕاستی ئەگەر من وەکو مامۆستایەک یان وەکو خوێندکارێک بمەوێت سیلەبسێک ئامادەکەم ئەگە پرۆمتەکەی خۆم بە جوانی ئەوە بکەم لەگەڵ چاتبۆتەکان ئەوە بەدڵنیاییەوە ئەنجامی زۆر وردم دەداتێ خۆم کاتێکە بۆ نمونە ئەساینمنتێکی ڕایتینگ وەتە نووسینم دیزاین کردووە بە وردی داوام کردووە کە چیم بۆ بکاو تەنانەت بۆ ڕوبریک بە تایبەتی واتە پێوەری هەڵسەنگانەکەی بۆی من دوای بتوانم لەسەرم پێوەرە خوێندکارەکان هەڵسەنگێنم زۆر بە وردی با کورتەکەی بەڕێزان ئێمە ئێستا ئەگەر پێشووتر تۆ 5 کاتژمێر بە لێسن پلانێکەوە بووبیت لەوانەیە ئێستا نیو کاتژمێرشت پێویست نەبێت بۆی لێسن پلانێک دەستکەی بەڵام ئاگادار بن ئەگەر بێت و ئێمە پرۆمتەکانمان بە خراپی دیزاینکەین ئەوە بە دڵنیاییەوە ئەو نیو کاتژمێری باسی دەکەم لەوانە بێتە 3 نیو کاتژمێری و کاتێکی زۆر دەبا باشە ئەنجا بەڕێزان بۆ بابەتی پرسنەلایزیشن ئەگەر بێت و وەکو ئەو نمونەیەکە ئێستا هاتە بەردەمم من لە مامۆستا باش تێنەگەیشتوم بەڵام ئەمڕۆ چاتبۆت هەیە دێمەوە ماڵەوە زۆر بە سادەیی بە چاتبۆتێک دڵم تکایەت وەکو مامۆستایەکەی من کە EFL تیچرە بۆ نمونە پۆلی 12 دەڵێتەوە ئەم بابەتەی ئەمڕۆ لێی تێنەگەیشتم من وەک خوێندکارێکی کورد دەتوانی بۆم ڕوون بکەیتەوە لە 200 دا بە چەند نمونەیەک بەڵام بە ئینگلیزیەکی سادە ئەوە پێی دەوترێت create adaptive learning materials for diverse student proficiency levels instantly دەتوانی بە شێکی زۆر خێرا ئەم شتانە ئامادە بکەیت بۆ خوێندکارەکان کە ئەگەر خۆشت نەکەی وەک مامۆستا و گومان خوێندکارە خۆی دەتوانێت بۆ ئاستی خۆی داواکاری شتەکانی لێ بکە و ئاسانتر لە بابەتەکان تێبگە بە شێکی خێراتر و ئیفیشنتر بە کورتیەکەی من پێم وایە ئەگەر بێت و بە شێکی دروست خۆمان و وە خوێندکارەکانیشمان ڕابێنین ئەوە ئێمە لە بابەتی چیتینگەوە با بڵێن گزیکردنەوە باز دەدەین بۆ زیاتر بابەتی کۆلابۆریشن ئەگەر خوێندکارێکم وا ڕایەنا وردە پرۆمتێکی باش یان خۆما ڕاتم لە جیاتیەوەی من خەریکی گزیکردن بم هەر کۆپیکەم و پێیسکەم کە لە سەرەتای با بڵێن وێبینار و دیدارەکەی ئەم شەومان ئاوا دەستمان پێ کرد ئێمە گەرە خوێندکارەکانمان بە باشیڕانەیەنین بێگومان خوێندکارەکان کۆپی پێیس دەکەن بەڵام مەگە وردە ڕامان هێنان کە ئەمە پرۆسەیەکی زۆر شێش بەخشە کە تۆ دادنیشی لەگەت چاتبۆتێک وردە زانیاری دەگۆڕیتەوە و کۆمەڵێک پرۆمتی باشی پێدەدەیت و لەگەڵیشیدا فێر دەبیت با ئێمە وەکو ئەو توێژەرە نەبین کار تەنها کۆپی پێیس دەکات بە نمونە بەڵکو ئەو توێژەرە بین کە دادەنیشێت لەگەڵ ئەوەی کە دوو پەرەگرافی کۆکردەوە و دایڕشت و ڕێکی خست لەگەڵ چاتبۆتێک دەکەوێتە قسە داوای فیدباکی لێ دەکات نەکەر پێی بڵێ بڵەوەم بۆ بنووسە کۆپیکە و پێویستیکە ئەوە ئێمە لە ڕێی پرۆمتەکانەوە ئەم چەند خاڵەمان دەست دەکەوێت کە ئیفیشنسیە پرسنەلایزیشنە وهروە ئیمپاوەرمنتە بەڕاستی ئەگەر بێت و بە ڕێگەیەکی دروست ئێمە چاتبۆتەکان بەکاربێنین کە بۆ نمونەیەکێک لەوانە بەکارهێنانین فڕێموەرکەیە ئەو بەدڵنیاییەوە ئێمە ئیمپاور دەبین واتە بەهێز دەبین بە توانای زۆر تایبەت وەکو نمونەی پێشتر بۆم هێنانەوە زۆر جارە بۆ هاوڕێ بوو لە منی دەپرسیدەی و باشە بۆ کاتێک کە تۆ گوگل سرچ بەکاردێنی مە باسی کۆن دەکەم تۆ بە ئاسانی دەتوانیت ئەپێک بدۆزیتەوە PDFێک دۆزیتەوە من ئەو سکیڵ و کارامەیانم بەکاردێنە کە فێری بووم بە خێرایی دەمتوانی پینپۆینتی ئەو شتانە بکەم تا ئەو شوێنانە دیاری بکەم کە سەرچاوی باوەڕپێکراون و هەموو ئەو ڕێگا کاریگەرانەشم بەکاردێنا بۆ گەڕان بەڵام ئەو هیچی پێ نەبوو ناچار بوو تەنها هەندێک گوشە بنووسە و بەناو هەموو لینکانە بکەوێ ئیتر بە خۆتان زانن چەندی کات پێویست ئەم چەند خاڵەشی کە لێرە باسم کرد تەبەنەمە والتر 2024 بە وردی لە ناو ئەم توێژینەوەی خۆی باسی کردو و لینکەکانیش دوای لەلاتان دەبێت توانێەوە بچنە ناوی زۆر بە باشی باسی بابەتی prompt engineering AI literacy کردووە بەڕێزان بنەم ڕۆ باشتێکم لە یاد نەچێت ئەو شتێکی ئێمە باسمان کردم ڕۆ بابەتی بەکارهێنانی prompt بە شێوەیەکی دروست شتێکی دڵنیامەوە لەوانەیە گەر لەگەڵ مێگەماین بوو بن لە ماوەی ڕابردوو باسی بابەتی دیجیتال لیترسی زۆر کرابێ ئەمە هەر دەکەوێتە ناو دنیای دیجیتال لیترسی بەڵام ڕۆ لیترسیکی کەمانەیە پێڵەن AI لیترسی ئەگەر تۆ هەوڵ نەدەی وردە خۆت بە بابەتی prompt و
بابەتی ئەم چات بۆتانە و جیاوازیەکانیان و شێوازی بەکارێنانیان ڕانەهێنیت ئەوە لیترسی تۆ و تا خوێندەواری تۆ لە بابەتی ئەیدا لەو ئاستەدا نابێت کە بەڕاستی پێویستە بۆیە زۆر گرنگە و خاڵەتتان لێیاد بێت. بەڕێزان من بەرەو کۆتایی دەڕۆم لەوانەیەشتی کێوتۆم نەمابێ. ئێستا دەمەوێت چەند خاڵێکی دیکە ئاماژە پێ بکەم لەگەڵ بابەتی CR1. زۆر گرنگە کە ئێمە چ مامۆستا بینیان هەر باب ئەوەیەکی دیکە بێ گرنگە کە کاتێک داوای شتێکمان لێ کرد زۆربەی کات داوا لە چاتبۆتەکە بکەین کە think step by step بێ کە ئێمە ئێستا گرفتێکی گەورەمان هەیە بەڕێزان ئەویش بابەتی چییە؟ بابەتی hallucinations واتە ئەو خەڵەفاویەی یان بە جۆرێکی دیکە بڵین ئەو لە خۆ دروستکردنی شتانەی کە چاتبۆتەکان درستی دەکەن بەبێەوەی ئێمە مەبەستمان بێلی جاری وایە داوای توێژینەوەی لێ دەکەی لە ناو ژینگەیەکی کوردیدا لە خۆ شتێک بۆ دروست دەکا و لە کۆتاییشدا دەڵێ وڵات تەنها بۆ نمونە دروستم کردە من شتێکی واقعی نییە ئەمە بۆ ئەوەی کە تۆ بە دووربی لەمە دەتوانیت بۆ زۆربەی ئەو شتانەی کە تۆ داوای لێ دەکەی داوای هەنگا و بە هەنگا و دروستکردنی شتەکە لێ بکە بۆی ببینی بەڕاستەوە چێ درستی دەکات. باشە خاڵێکی دیکە کە من خۆم زۆر بەکاری دێنم بابەتی few short promptingە. مەبەست لێرە چییە؟ بەڕێزان من خۆم ئەو شتانەی کە دەمەوێت لە لای خۆم هەیە بە PDF هەیە یان بە وێنە هەیە یان بە وێرد هەیە بە جۆر لە جۆرەکان بەردەستە بۆ ئەوەی ئەو شتەی من دەمەوێت بۆم دروست بکات یان بەو شێوەیە بۆم دروستکە زۆربەی کات هاوپێچی دەکەم بۆیە لە پرۆمپتەکەمدا پێی دەڵێم هاوپێچەکە بەو شێوازە و بەو ستایلە دەمەوێت. باشە بەڕێزان ئەمە وات لێ دەکات کە کاتێکی زیاتر بۆ بگەڕێتەوە و کەمتر کا بە فیرۆ بدەیلەوەی کە وڵا بۆ شکڵە نەبوو ئەی کوا تیبڵەکەەوە بۆ بۆی دروست نەکردم نا مادام کە تۆ دیزایر ئاوتپوتت هەیە ستایلی تابێت بخۆت هەیە داوای لێ بکە بە بۆ شێوەیە بۆ بکە. شتێکی دیکە هەیە بەڕێزان کە ئێمە پێویستمان پێێتی زۆربەی کاتەیە کە سەرەتا دەست دەکەین بە دروستکردنی پرۆمپت ئەو ئیترێتیڤ لوپەی کە خاڵی سێمانە گرینگە کە لەگەڵ هەر پرۆمپتێک زانیمان خەلەلێکی هەیە و پرۆمپتە ڕخنەی لێ بگرین. باشە بەواتایشی بەرەخنەگرانەوە سەیری پرۆمپتەکانمان بکەین بۆی بۆ جاری داهاتوو هەمان هەڵە دووبارە نەکەینەوە لەم پرۆمپتەی کە پێشتر دروستمان کردەوە بۆ ئەوەی لە جارانی داهاتوو بە شێوەیەکی خێراتر و کاراتر تۆ پرۆمپتە دروستکەی بۆ بابەتێکی دیکە. من هەمیشە وا دەکەم کە دەزانم کە گرفتێکم دێتە پێش لە کاتێک کە پرۆمپتێکم پێدا و زانیمە پێویست دەکات 2 3 4 جاری دیکە داوای لێ بکەمەوە ئەم هەڵم بۆ جارێکی دیکە لە بابەتێکی دیکە دووبارە نەکردێتەوە. بۆ زۆر گرنگە و ئەو ستراتیژیانە لە بەرچاوگرن. لە کۆتاییدا پێشەوەی بگەینە پرسیار وەڵام بەڕێزان دەمەوێت بەبی خۆم و ئێوەشی بخەمەوە. بابەتی ئینتێگریتی ڕازگۆیی لە سەردەمی ئەیدا زۆر گرنگە. باشە زۆربەی کات لە خولەکاندا من ئەم بابەتە دەخەمە بەرباس و تێڕوانینی جیاواز دەبیستین زۆر گرنگە کە ئێمە AI وەکو ماسک نەبینین ینی ها بە بڵێن لە پشتەوە کە سێ خۆش ئاشاردا بێ let's see AI as a mirror وەکو ئاوێنەیەک ببینین. باشە بەڕای من بە ڕازگۆیی ئەکادیمی بەو شێوەیە لێک نەدەینەوە بڵێن وەڵای جازانکۆکان ئەیان هەر قەدەغە کردووە نا لە ڕاستیدا گرنگە کۆمەڵێک ڕێسا و یاسایی بۆ بنووسین کە بە جۆرە لە جۆرەکان خەڵکی پێوە پابند بن. باشە شێوازی بەکارهێنانی چۆنێتی بەکارهێنانی ترینینگ و ڕاهێنانمان هەبێت بە کورتەکەی خۆمان و دەوروبەریشمان ڕابێنین کە لەکوێ تۆ AI هەماهەنگ بۆ لەگەڵت be transparent about AI usage با full disclosure هەبێ بەواتایەکتر بە تەواوی دەریخەکە من لێرەدا لەگەڵ AI brainstormingم کرد هەتا ئێرە هاتم بەڵام پێم وابوو پێویستم بە پارتنەرێکە AI بۆچی مایکرۆسۆفت ناوی لە چات بۆتەکەی خۆینەوە کۆپایلەت ئەمانە کۆپایلەتن یعنی لەگەڵ ئێمن مادام لەگەڵمانن زۆر ئاساییە خۆ ئاگادار بن ئەگەر ئێمە چات بۆتێکیش بەکارنێنین لەوانەیە من ڕوو لە کارکتۆریمدار کەم بنمونە پرسیارێکم لێ هەیە وەڵامم دەداتەوە سبینێ ئەگەر بەڕاز من ڕازگۆ بم دەکرێت ئەو وەڵامی کە من دەیدەمەوە لە شوێنێکی دیکە بڵم ئەو ڕۆژە لە فلان کەسم کردو ئەمە ڕازگۆیی دەردەخات لە بەرەوەی ئەم وەڵامەکە هی من نییە هەمان شت لێرە بۆ AI دروستە. validation زۆر گرنگە ئەو شتانەی کە AI پێمان دەدا بە شێوەیەکی کریتیکەڵ سەیریان بکەین بەواتایەکی تر ناکرێت هەچی AI پێی داین ئێمە دەستکەین بڵین وەڵا ئەوە ئاوایە زۆربەی کات لە ناو پۆلدا کە من بەکارم هێناوە جەختم کردوەوە کە بەڕاستی ئەمە
وەڵامێکی دروستیاننا جایتر لەوانەیە لەگە خوێندکارەکان بەردەوام بووبین و پرسیارەکانمان لێ کردبێ بۆیە زۆر گرینگە فاینل پرۆدەکت ڕێک قبول نەکەیت باشە بەڕێزان شتێکی دیکە کە بەداخەوەم شتە زۆرەوەکو دەبینن ئەمە جێمنایە ئەمریکیە و ئەمە خوێنی بۆ نەچینی و ئەمە زیAI و ئەمە کلۆدە و هەر یەکێک لەمانە دەگونجێ بابەتی لایەنگیری هەبێ بایس ئەگەر بیست بێتان پێشتر و زۆر گرینگە ئاگاتان لە بابەتی بایس بێ لەوانەیە لە کاتی لە هەندێک بابەتدا بۆ نمونە من زمان دەڵێ مۆلانێک کەمترە شتانە ڕوودا بەڵام لەوانەیە لە بابەتەکانی دیکەدا لایەنگیری زۆر تێبکەوێت چونکە ئەم داتا و داتانەی کە ڕاهێنانی ئەم چابۆتانەی پێکراوە بەڕاستی دەگونجێ بەلایەکدا ڕۆشت بێ کە بەدڵی تۆ نەبێ باشە لایەنگیری بۆ شتێکە بێ بنمونە لە ماوەی ڕابردوودا زۆر بابەتی ڕەنگەکان باواتایەکی تر سپی پێست و ڕەشپێست هەمیشە لە چابۆتەکان نەجێ ڕخ نەبوو و زۆر شتێکە کە هەمیشە خراونەتە بەرباس بەڕێزان لە کۆتاییدا پێشەوەی کە پرسیارەکانی ئێوە وەربگرم و سەرنجەکانی ئێوەمان گوێ لێ بێت دەمەوێت بە ئەم سێ خاڵە کۆتایی بە بابەتەکە ئەم شەومان بێنین زۆر گرینگە ئێمە لە سەرچینگ وردە دوورکەوینەوە ڕوو لە دیرێکتینگکەین هەبستمان لە دیرێکتینگ چیە مەبستمان لە هەموو ئەو بابەتە بوو کەم ڕۆ باسمان کرد دەستکەین بەوەی کە چاتبۆتێک ئاراستەکەین ئاوا دەمانەوێت ئیشمان بۆ بکەیت چونکە دوجار چاتبۆتێکیش هەر ناوی خۆی بەخۆی وەکو ڕۆبۆتێکەوە تۆ دەبێ وەکو مرۆڤێک بەشێکی سروشتی با بڵین پرسیارەکان و داواکارەکانی ئاراستەکەی بەڵام تۆ دیرێکتەرەکە بی تۆ ئەو داواکارە و با بڵین دەرهێنەر و با بڵین بەڕێوە بەرەبی کە بەڕاستی پرۆدەکت و بەرهەمەکان بداتە دەستی تۆ بەو شێوەی کە خۆت دەتەوێت زۆر گرینگە ئەم فریمۆرکەی کە ئەمڕۆ فێری بووین لەمەودا بەکاری بێنیت چونکە بەڕاست ئەگەر تۆ وەکو مامۆستایەک وەکو هەر ڕۆڵێکی دیکە کە لەو کۆمەڵگەیە هەتا لەم دنیاە هەتا زۆر گرینگە کە بەڕاستی نرخی کات بزانین ناکرێمەدا بنیشین بە دیار چاتبۆتێکەوە 50-60 پرسیاری لێ بکەین لەبەرەوەی ئەمە تااقەتمان نییە لەگەڵ دەستپێک پرسیارەکەمان زۆر بەوردی بکەین زۆر جار هەیە تەنانەت ئێمە لە بڵین لە وێبینارێکی ئاوادا لەوانەیە خۆمان ئامادە نەکردێ بۆی پرسیارەکەمان بە جوانی و بەڕێکی بکەین بۆی ڕێک وەڵامێکی دروست و ڕێکپێکمان بدێتەوە بۆیە زۆر گرینگە خۆمان ڕێک بخەین بە جوانی پرسیارەکانمان ئاراستە بکەین بەڕێزان زۆر گرینگە کە ئەم پرۆسی ئێمە ئەوڕۆ باسمان کرد دووبارە و سێبارە و چواربارە بێتەوە بۆ ئەوەی وەکو پێشتر ئاماژەم پێ کرد مەبەستم چێ لە iterate to achieve pedagogical efficiency ئەتۆ ئەگەر بەردەوام بووی لەم بەکارهێنانی ئەم فریمۆرکە تۆ سکیلەکەت با بڵین بەکارهێنانی دەچێتە ئاستێکی باڵاتر هەتا وەکو زیاتر بەکاری بێنی تێدەگەی لەوەی کە پێویستە پرۆمتەکانت چۆن بێت بۆ ئەوەی بەڕاستی لە کاتی بەکارهێنانی بۆ فێرکردن و فێربوون کاراتربی وەکەمتر کاتت بڕوە پێشەوەی کە بڵم زۆر سپاس بەڕێزان ئەمە ئەو دیارە بوو کە ئاماژەم پێیکرد ئەمڕۆ تەمان لە لای خۆتان دەکرێت هەڵیگرن دوایش خۆم بە بڵێن سلایدانتان دەکرێتە دەست تەمانەگە سکانی بکەن بە دڵنیایەوە ئەم QR کۆدە دەمانبا بۆ لینکێک کۆمەڵێکشتی زۆر بە سوودی تێدایە ئەگەر منیش لە لای خۆم ببرن کە لینکم نەکردووە لە لای خۆ بۆی لە پێشاوی ئێوە بیکەمەوە کە چی تێدایە بەڕاستی چونکە کەمەڵێک شتی تێدا پێم خۆشە بەر چاوڕۆنی بدەم ئینجا بڵێم زۆر سپاس بابەتەکەمان کۆچایی هات بەڕێزان هەر لەسەر گوگل سایتەکەی خۆمەی زانکۆ ئەم پڕێکی تایبەتم دروست کردووە تەبەن لێرە هەرەگە دەیکەنەوە کردچە بکە بۆ داگرتنی PDF چەند نمونەیەکی پرۆمپتی تێدان هیوادارم دوای بە خۆتان بیکەنەوە بۆی زیاتر ئاشنا بن لەوەی کە بەڕاستی تەبەن من لە کۆرسەکە ئەمەم دەست کەوتووە وەکو دەبینن ئەمانەها هەموو کۆمەڵێک پرۆمپتن بە بەکارهێنانی context role and expectation و هەر لێرە ئەم کتێبە شەیە تەبەن ئەمە فرەیموەرکێکی دیکەی بەکارهێناوە بەڵام هەر وەکو بە بڵێن CRE یەکەیە کتێبێکە زۆر بەوردی باسیەوە دەکا کە effective prompting چییە و نمونەی زیندوشی خستۆتە بەرباس ئەینجا دووسێ کۆرسەیە من پێشنیاری دەکەم ئەگەر تااقەتان هەبوو کاتێکی زۆر کەمیشی لێ بەڵام شتی زۆر باشی تێدا ئەمە یەکەم کان ئەکادمی کە بەڕاستی
تۆپ نۆچە ینی لە ئاسێکی زۆر تایبەتدا شتی زۆر تایبەتی تێدای هەر لە باسی ئەوەی کە ئای چییە چۆن ئیش دەکا پاشان زۆر وردەکاری دیکە من زۆر شتی لێوە فێر بووم و ئەم چات GPT فۆکەی 12 فاوندیشنز ئەمە خراپ نەبوو ئای بیس کەس بە هەمان شێواز و لەگەڵ ئەوانەی دیکە کە لێرە بەڕاستی بەلینگدام ناون لەگە کۆمەڵی شتیریکە کە دوای خۆتان تااقەتانە بۆتوان بستنە ناوی و سوودی لێ ببینن دەگونجێ دوای هەرە و سلاویانەی ئەم ڕۆژ بەڕێزان لەوێدا بنێم و بڵم کردە بکە بۆ داگرتنی و دڵنیام کە دکتۆریش لەگەڵ ئێوەی هەر بەش دەکات لە شوێنێک و لە ناو سەکۆکانی مێگا مایند بەڕێزان من زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆەوەی کام شەو کاتان بە من بەخشی هیوادارم لەو کاتم تێنە پەڕان بێکا دکتۆر ئەگەر هەر پرسیارێک هەیە سپاس بۆ کاتە بە نرخەی بە منتان بەخشی ئەگەر هەر پرسیارێک و سەرنجێک هەیە دەست و چاوت خۆش مامۆستا سەردار زۆر سوپاس بەڕێزانەوە هەر لینکەکەم دانا لە چاتی ئێرانە ئەوی نەیتوانی بیکاتەوە لەسەرەوە ئەوە دووبارەشی دەکەینەوە ئەوە دایدەنێنەوە بە دڵنیاییش دوای سلایدەکانی شێر دەکەین لەگەڵیان ئەگە هەر شتێکی تر ئەپدەیت هەبوو بەناوی ئەکادمیای مێگامایندەوە زۆر سپاس دەکەین ئێستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە بۆ بەڕێزانەی کە پرسیار و سەرنجیان هەیە دەزانم بابەتێکی گرنگی وەکو نووسین و داڕشتنی پرسیار و داواکاریەکان ڕەنگە بە وێبینارێکی نەوەت خولەکی نەتوانین مافی بدرێن چونکە بەڕاستی ئێستا بۆتە بابەتێکی زۆر گرنگ لە بواری ژیری دەستکردا چون لەبەرەوە ناویان لێ ناوە پرۆمپت ئینجینیرینگ ینی هەندە گرنگە وەکو کرۆک و بڕبڕی پشتی کارەکانە بەڕاستی بۆیە وەکو دەڵێ بە ئەندازەی ژیری دەستکرد ناو دەبردریان بە ئەندازەی داڕشتنی پرسیارەکان دەبندێ من زۆر سپاس دەکەم بەڕاستی زۆر سوودمان بینی مامۆستا سەردار زۆر سپاس بابەتەکە هەم لە ڕووی خستنە ڕوو پێشکەشکردن و بەستنەوەی بە سەردەمی زووی گوگڵ و سێرچ و دوایی هێنانی بۆ ئێرە و ئەو چوارچێوە گشتێک کەسی ئاڕە کە چوارچێوێکی گشتیە هێشتان شتی تر ورتر تێدا بەڵام ئەوە وەکو دەستپێک شتێکی زۆر باشە بەلایانی کەم بیر بکەینەوە کە چیمان دەوێت بیر بکەینەوە کە چۆن ئەو داواکاریانە دابڕێژن ئەو خاڵانەی کۆتایی زۆر گرنگە بەڕاستی نابێ 100% متمانە بە بەرهەمەکانی ژیری دەستکرد بکەیت دەبێ پشتڕاستیان بکەیەوە پێویستی بە پشتڕاستکردنەوەی چونکە زۆر جار هەڵی تێدایە ژیری دەستکردەکان هەوڵ دەدەن لاسایی مرۆڤ بکەنەوە یعنی ژیر نین لاسایی مرۆڤ دەکەنەوە مرۆڤیش بە تەبیعەت بە سروشت زۆربەی مرۆڤەکان پێیان خۆش نییە بڵێن نازانم شتێک ئەگەر لی بپرسی بڵێ ناڵێ نازانم شتێکت بۆ دروست دەکا ژیری دەستکردیش ئەو تەبیعەتەی مرۆڤی هەیە ئەو تەبیعەتەی هەیە دەیوێت هاوشێوەی مرۆڤ تەسەڕۆف بکا بەڕاستی بە شێوەیەکی گشتی ژیری دەستکردەکان دەبنە دوو جۆری گشتی زۆرێکیان سوپەرڤایز زۆرێکیان ئەنسوپەرڤایز یان سەرپەرشتی کرا و یان وەکو دەڵێ هەندێکی بێ دایک و باوکە هەندێکی دایک و باوکی دیارە یان پشتەوە دیارە ئەوجا ئەو مامۆستا بەڕێزانەی کە دەیانەوێ بۆ کاری ئەکادمی بۆ کاری پەروەردەی سوودی لێبن هەوڵ بدەن بزانن ئەو ژیری دەستکردەی بەکاریدێنن ئەکسێسی یان دەستی بە چ داتایەک ڕادەگا چونکە بەڕاستی خوێن و ژیانی ژیری دەستکردەکان لەسەر داتای پشتەوە یعنی داتاکەی چەندی زۆر بێ چەندی پشت ڕاستکراوە بێ ئەو کاتە بەرهەمەکەشی باوەڕ پێکراوتر و متمانە پێکراوتر دەبێت من ئەو دوشتەمە بووستم ئضافە بکەم بە ڕوخسەتی مامۆستا بەڵام بەڕاستی بابەتەکە زۆر بەسوود بوو هەندێک پرسیار هاتووە لە چات بۆکس ئێستاوانە وەردەگرین دوسێ پرسیار بەیەکەوە هەوڵ دەدەین وەریان دەگرین هەندێک چیش لەوانەیە کە دەستیان بەرز دەکەنەوە ئەوانەی دەستیان بەرز کردوەوە مامۆستا زانا دەستی بەرز کردوەوە با مامۆستا زانا وەرگرین مامۆستا زانا فەرموو زانا ئیسماعیل زانا ئیسماعیل دەتوانی مایکەکەت بکەیتەوە فەرموو بەڵێ دەستان خۆش بێ دکتۆر گیان بە خێراتنی مامۆستای بەڕێزیش دەکەم من پرسیارەکەم وڵاوێ مامۆستای بەڕێز ئەو ماوەیە هەست دەکەم بۆ زمانی کوردی هەڵی ڕێنووس هەیە ئایا هۆکاری بەکارهێنەرانە هۆکار چی ئەگەر مامۆستا نزیکۆ پێمان بڵێ دەستیشتان قسەی دڵی منت کرد من ویستم بڵێم وەکو کەسانی ڕابردوون ژیری دەستکردیەکان بێدڵت ناکەن هەرچەند داتایەکی ڕوونیش نەبێ
بێدڵیت ناکەن و وەڵامێکت دەدەنەوە. دەستان خۆش. وەر ئایا بۆ ئەمڕۆ بەکارهێنانی ژیری دەستکرد یان زیرەکی دەستکردەکان نەنگیە بۆ مرۆڤ؟ دەست خۆش بێ مامۆستا، زۆر سپاس مامۆستازانە. سەرداری سایەک دوو پرسیاری تر وەردەگرین. هەندێک بەڕێز ئەو پرسیاریان دەکرد بۆ هێتا ئێستاش ژیری دەستکردەکان کێشەی زمانی کوردیان هەیە، یان لە نووسین بە کوردی یان وەڵامدانەوە بە کوردی کوردیەکە وەکو پێویست نییە. ئەوەش لەگەڵ ئەو پرسیارەی مامۆستازانە ڕەبتکەی زۆر باش دەبێت. یەک دۆچین داوای ئەویان دەکرد ئەگەر بتوانێت هیچ کۆرسێکی هەیە پێشنیار بکەی باوەڕ پێکراو بێ، کۆرسێکی دیاریکراو هەبێت دەربارەی چۆنێتی بەکارهێنانی ژیری دەستکرد. ئەوانەی کە دامنان ئەمانە یعنی هەر خودی خۆیان بە تێیدا بەشدارن بۆ مجموعەتی ئۆپنای مایکرۆسۆفت بەتایبەتەوەی کان ئەکادمی کاکتۆر کان ئەکادمی و مایکرۆسۆفت و جەماعەتی کۆدۆرگ و ئۆپنای هەموو هەر خۆیان ئەندازیار و ئەوانەی لەبێ ئیش دەکەن تێیدا بەشدار بوون و هەموو ڤیدیۆکانی ئەوانن بە هەمانجی دروستکراوە کۆرسێکی زۆر زۆر تایبەتە. ئەوەی کامن سنسش بە هەمان شێواز بە هەمانجی لەگەڵ ئۆپنای دروستکراوە. ئەوانەی گوگڵیش بە هەمان شێوازەوەی گوگڵن و هەموو جێمتمانە. ڕاست، دەستت خۆش بێ، زۆر زۆر سپاس. مامۆستا ئەو دوو پرسیارێک تر وەڵام بدەوە، هەتا پرسیارەکانی ناوچاتیش دەدۆزینەوە مامۆستا، ئەگەر ئەوەی مامۆستا زانا بوو. پرسیارەکانی مامۆستازانە مامۆستای بەڕێز سەبارەت بەوەی کە بۆچی هەڵەی ڕێنووسی بێگومان ئەم ژیری دەستکردانە کە ڕاهێنانیان پێکراوە زۆر بە سادەی وەڵام دەدەمەوە کە ڕاهێنانیان پێکراوە لەسەر ئەم داتایانەی کە بەردەستن ڕاهێنانیان پێکراوە. باشە بەڕاستی ئێمە لە ماوەی ڕابردوودا وەک خۆمان کە 15 ساڵێکە لەسەر ئینتەرنێت شت دەنووسین هەمیشە جەختمان لەوە کردوێتەوە کە ئەو شتانەی دەینووسین تکایە بە ڕوێنووسێکی دروست بە وشە و ئەوەیەکی دروست بۆیە ئێستا کە کاتێک لەگەڵ جێمنای قسە دەکەی سیر دەکەی ئەتۆ شتێک فێر بوویت لەوێ وشت بە ڕێنووسێک دەداتێ کە تۆ ئەوە چاوەڕێ نەکردووە. لەوانەیە لەو داتایانی کە ئەو ڕاهێنانی پێکراوە ئەم وشەیە ئاوا نووسرا بێت. باشە جا لەکوێ هێناوێتی چۆنە بەخۆ دەزانی شتێکی دیکەش هەیە. ئەم چات بۆتانە لە ماوەی ڕابردوو زۆربیان هەر بەو شێوەیە بوون وەرژێڕانیان دەکرد بە نمونە کە پرسیارەکەت دەکرد لە پشتەوە بەبێت تۆ ئاگاد لێ بێ سەرەتا دەکردە ئینگلیزی بە نمونە پرسیارەکەی منی دەکردە ئینگلیزی دوای ئەو ئینگلیزی دەکردەوە کوردی بۆ من دەهاتەوە. یعنی لە ئەسڵدا ئەوە نەبوو بۆ نمونە وەڵامەکە هەر بە کوردی پرۆسسکە سروشتیان پاشان بە کوردی وەڵام داتەوە. بۆ ئەم حاڵەتانەوا دەکات کە گرفت بۆ وەڵامی کوردی بۆ نمونە ڕێنووسی کوردی ئەم شتانە دروست دەبێت و دڵنیاشم ئەوانەی کە لە بابەتی ترینینگ بە منە ڕاهێنان پێکردنی ژیری دەستکردەکان کار دەکەن دڵنیام ئەوان ورترن لەو بابەتە بەڵام ئەوەی من لی تێبگەم و لە کۆرسەکان و خوێندنەوەی خۆم ئەوایە بۆ شێوەیە بەداخەوە ئەو داتایی کە پێی دەدرێت ئەوە کێشەر بۆ دروست دەکات. بە نمونە ئینتەرنێت هەموو بەکار هاتووە زۆربەی ئەوەی کە بە بڵین ئەگەر کۆپیڕایت نەبوو بێ هەمویان بەکارهێناوە بۆ ئەوەی کە بە کورتەکەی ڕاهێنانی پێ بکەن و مۆدلێکی گەورەی پێ دروستکەن. بە خۆتان زان ئێستا پرسیارەکە لێرە ئەوەیە لە ماوەی ڕابردوو باشە بۆ ئەو ژیری دەستکردانە بوونیان نەبووە. هۆکارەکە لە هەنەیە یەکەم نەبوونی داتای زۆر بووە بۆ ئەوەی ڕاهێنانی پێ بکەن، دووەمیش هاردوێرێکی بەهێز نەبووە تاوەکو ئەو ڕاهێنانەی پێ بکەن. جا بۆیە لەم دوایانە ئەم بابەتانە هاتنە ئارا و پێی چوو تاوەکو ئەم چات بۆتە بە بڵێن پێشکەوتوانە بێنە ئاراوە. ئەوە وەڵامی یەکەممە لەوانەشە وەڵامێکی تەواوانوێ بەڵام بە کورتەکەی ئەوەیە داتایەکەت ئاوا بێ تۆ ئینپوتەکەت چی بێ مامۆستا بە کورتەکەی ئاوتپوتەکەش چاوەڕێ بکە بەڕاستی باش نەبێت بەڵام هەتاوەکو ئینپوتت باشتر بێ ئەوە ئاوتپوتەکەش باشتر دەبێت. پرسیاری ئەوەشی ئایا بەڕاستی شەرمە من وەکو مرۆڤێک ژیری دەستکرد بەکاربێنم؟ مامۆستای بەڕێز ئەگەر بگەڕێنەوە ڕابردوو هەمیشە ئەو پرسیارانەمان لە خۆمان کردو لەگەڵ هاتنی هەر تەکنەلۆژیایەک باشە؟ یعنی بزوێنەرەکانی گەڕانیش خۆ ئێمە گەڕانمان پێ دەکرد و بە خێرایی زانیاریمان دەستدەخست و دەمان خستە سەر چەند وەرەقەیەک و لەوانەیە لە زۆر شوێن بەکارمان هێنابێ و هێشتاش توێژینەوەکان هەر ئاوان. یعنی بۆ نمونە گەڕاویت ئەولا ئێڵا بیان هێنا لیتریچەر ریڤیو چۆن دەڵێ بنووسە و کەلەنێک دۆزەوە بڕۆ توێژینەوەی لەسەر بکە ئەوەی تۆ دیسان کەسێککە بەکاردێنێتەوە وەلحاصل ئەمە هەر خۆی سروشتی
بە بڵێن بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا. ئێستا ژیری دەستکرد هەر ئەو داتایی کە پێشتر هەیە بە شێوازێکی خێراتر دەیداتە بەردەمی تۆ. باشە لە ڕێگەی ئەلگۆریتمی زۆر پێشکەوتۆوە لە ڕێگەی و هاردوێرە نایبەی کە ئێستا هەیە بە شێوەیەکی زۆر سروشتی لە بەروی ڕاهێنانی پێکراوە لە جیاتیەوەی تو 1000 لینکیتەوە و خودی خۆت ئەرکەکە بکەیت ئەها بۆ نمونە بڕۆیت 20 توێژینەوە بێنیت و هەمووی تۆ بە بڵێن بێشەوە بنیت ئێستا دەتوانیت بۆ من لەگەڵ چات بۆتێک هەموو توێژینەوەکان ئاخر بکەیتەوە بە نمونە نۆتبوک LM ئەگەر هەموو بیست بێتان دەتوانانی هەموو سەرچاوەکانی پێ بدەیت دەست بکەی بە قسەکردن لەگەڵی بڵێ بێ زەحمەت دەمەوێت بزانم مێثۆدۆلۆژی هەر 20 توێژینەوەکە چییە لە جیاتیەوەی تۆ بچی دانە بیخوێنیتەوە کاتت بۆ دەگەڕێنێتەوە بەڕاستی مێثۆدۆلۆژی هەر 20 دانەکەت دەداتەیە دایان خوێنیتەوە توێژینەوە یەکەم ئەمە میکس مێثۆد چی بەکارێناوە دووەم ئەوەیە سێم ئەوەیە چوارەم تا کۆتایەکی بە کورتیەکەی پێم وایە نەنجی نییە ئەوەیە کە پێشووتری شەروا بووە یعنی بۆ نمونە کەسێک کە کۆپی پێیستی بۆ من لە ویکیپیدیا کردبا بۆ منی هێنا بە ئێمیش دەمگو ئەوە چییە بەڕاستی ئەوە جێی شەرمە تۆ بۆ دەچی کۆپی پێیست دەکەیت شتێکم بۆ بکە کە تۆ دەستی تۆی تێدا بێ ئێستا شەمان شت دووبارە بۆتەوە تەنها شتەکە زۆر زەقە ئێستا مامۆسای بەڕێز یعنی ئەوەندە زەقە کە دەبینی خوێندکارێکت ئاستی ئینگلیزیەکەی لەو ئاستەدا نییە کە دوو دێر بڵێ نووسینێکی بۆ من هێناوە دەبێ من دانیشم بە دیاریەوە دیکۆ دیکەم واتە هەوڵ بدەم لە دێرەکانی بگەم چونکە ئاستەکەی ئەوەندە باڵایە واتە ئەکادمیک جارگنی هێندە تێدایە من و تۆش بە دیاریەوەدا بنیشین کە ئەگەر ئینگلیزیەکەشمان لە ئاستێکی زۆر باڵا بێ بۆیە شتەکان ئێستا تۆزێک زەقترن بە حکمی ئەوەی کە شتەکان بە خێراتر چنجی خوێندکار دەکەوێت چنجی توێژەر دەکەوێت چنجی ئەو کەسانە دەکەوێت کە بەدوایەوەن ئێستا بڕۆ تەنانەت تۆڕە کۆمەڵایەتەکانی سێ دەکەی شتێک دانراوە لە ژێریەوە لەو 1000 کۆمنت 20 کۆمنت 40 کۆمنت 50 کۆمنتی بۆ هاتووە کۆمەڵە کۆمنت هاتوو نووسینی زۆر ڕاقییان تێدایە وەختێکی لی دەکۆڵیتەوە ئەمە چۆ لە ژێری دەستکرد هەمان شتی داناوە چی بۆ دەرکردووە ڕێک کۆپی کردو لێ پێیستی کردووە نازانم ئەم شتانەتان بینیوێ بۆی مامۆسای بەڕێز دەگەڕێمەوە سەر و پرسیارە بۆی پرسیاری مامۆسایانی کە ژۆڵام دێنەوە کاتیشمان بەش بکات هیچ نەنجی نییە ئەگەر بێت و تۆ بەشێکی دروست بەکاری بێنی وەکەوەی ئەمڕۆ ئاماژەمان پێ کرد بەڵام بەڕاستی هەمیشە نەنجیە بۆ مرۆڤەکان ئەگەر بێت و شتێکی خۆت نەبێ بڵێ هی خۆمە یان بۆ نمونە هەر بەبێەوەی ماندووبی مامۆستا و توێتی بڕۆ پەرەگرافێکم بۆ بنووسە لەسەر شاری ڕانیە بۆ نمونە یان لەسەر هەولێر بە تێڕوانین و بە وشەی خۆت ئەتۆ بچی ڕێک بڵێ چات GPT لەسەر هەولێر بۆ منووسە با 100 وشە بێ و بابی دەمە مامۆستا ئەدی کوا دەنجی تۆ ئەدی کوا ڤۆیسی تۆ ئەی کوا ئەو شتانەی کە تۆ فێری خوێندکارەکەت کردووە ئەنجا بەڕاستی دەبێت ئێستا ئەوەش لە بیر نەکەی مامۆسایان بە کورتی ئەو شتە دەڵێم ئەوە کۆتاش قسەمە لەسەر پرسیارەکانی مامۆستا لەگەڵ ئەوەی کە ئێستا ئەم بۆتانە هاتوونەتە ئاراوە دەبێت شێوازی وانە وتنەوەمان ئەسێسمنتەکانمان بەڕاستی زۆر شت هەیە بیگۆڕین بۆ ئەوەی بیگونجێنین لەگەڵ ئەم گۆڕانکاری تەکنەلۆژیا کە هاتۆتە ئاراوە چونکە ئەگەر نەیگۆڕین ئەتۆ ئەسێسمنتێکت پێشتر دەتزانی کە خوێندکار هیچ ڕێگەیەکی نییە ناچار بۆ خۆی بینوسێ ئێستا کە دەزانیوە بە خێرایی نووسێ ئەسێسمنتەکەت بەڕاستی دەبێ بگۆڕی یوادار مەڵام پرسیارەکەتم دابێت دەستت خۆش بێ مامۆستا سەردار مامۆستا سیروان زەنگەنە فەرموو مامۆستا مامۆستا سیروان فەرموو بەڵێ کاک دکتۆر شەو باش کاک دکتۆر باشیت دکتۆرجان باشی ببورە نەمزانین سەلامەتی زۆر سپاس مەمنونم دەستەکانت خۆش بێ مامۆستا سەردار بۆ ئەو محازەرە جوانە ئەم پرسیارێکی پوختم هەیە سەلامەت بی ئایا ئێمە هەر پرسیارێک بکەین لە AI ئەگەرەک و داتا لەسەر ئەو پرسیارە نەبێ لە ئەنتەرنێتە AI دەتوانێت وەڵامان بداتەوە سوپاس دەست خۆش ببوورە بەڵێ دووبارەی دەکەمەوە ئەگەر ئێمە پرسیارێک لە AI بکەین ئەگەر داتا لە ناو ئەنتەرنێتە لەسەر ئەو پرسیارە نەبێ AI دەتوانێت وەڵامان بداتەوە دەستت خۆش بێ پرسیارەکە دووبارە دەکەمەوە مەبەستت ئەوەیە ئەگەر داتاشی نەبێ دەتوانێت وەڵام مەمداتەوە مەبەست ئەوەیە بەڵێ بەڵێ دەست خۆش جان زۆر سپاس گەیشت پرسیارەکە دەستی تو خۆش مامۆستا بتوێن فەرموو ساڵتان لێ دکتۆرجان دەستان خۆش بێ و زۆر سپاس و مامۆستا سەردار بەڕاستی زۆر بەچێش بوو زۆر سوود بەخش بوو دەستی خۆش بێ وەڵای دکتۆرجان لێرە پرسیارەکەم هەیە ئایا ئەو داتایی کە ئێمە بە AI دەین تا چەند گرنگە کە وەڵامی 100% پێ بدات بۆ نمونە گەر داتایەکی پێ نەدەین یان ئەگەر داتاکەی پێ بدەین بۆ نمونە سەر بابەتێک من داوای شتێکم لێ کردووە
خۆم شتێکم لابێ PDFێکم لابێ ئایا فیلێکم لابێ بە هەر شێوەیەک بێ پێی بدەم تا چەند ئەو فیلە گرنگە کە من پێی بدەم. دەست خۆش بێ، زۆر سپاس. دەست خۆش بێ. مامۆستا حەسەنیش وەردەگرین. مامۆستا حەسەن. شەوتان باش کاک دکتۆر، بەخاتنی مامۆستا سەردار دەکەم. سواسی دەکەین کە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگی پێشکەش کرد. من لە هەر شوێنێک ئەی هەبێ سیمینارێک حەزم لێ بەشداری تێدا بکەم، چونکە شتی تازە بۆی دوانەکەوین ئینشەڵا. مامۆستەردار پرسیارێکمە ئەوەی نۆتبوک ئێڵێمەکە کە بۆ توێژینەوە ئەوەشە نابێت کۆپیڕایت بۆ نمونە من بیستەر چاوە کاربێنم ئاسایە یان هەرەوەی لە بۆتەکان بکرێ وەکو یەکە. اینجا مامۆستا فری و بورە مەبەستت نۆتبوک ئێڵێم ئەو دەتوانی ڕوونتر پرسیارەکە بکەی وڵی پەیامەکەتم پێ نەگەیشت. نۆتبوک ئێڵێمەکە بۆ نمونە من بیست سەرچاوە داخڵ دەکەم، بەڵێ هەر نابێت کۆپیڕایت ئەگەر یان مەبەستی کۆپی پێیست پەیامەکەت گەشتووە ئیشەڵا ئەو دەدەم وەڵام دەمەوە. زۆر باش. ئەوانەی کە فری و پرۆکان هیچ جیاوازێکیان هەیە لە بیرکردنەوەی قوڵ؟ خۆش بێ مامۆستا جیان، زۆر سپاس بۆ پرسیارەکانت. زۆر پرسیار. یەک پرسیاری تر لە چاتیش دەکەم، ئەو جوانە وەڵام بدەیەوە چکە پرسیار زۆر ماوەتوە. بەڕێزێک دەڵێ ئەگەر بێڵا ئەو پرسیارانە وەڵام بدەوە دوایی بەپێی کاتەکە زۆر بە پوختی. ئەو دکتۆرە بەڕێزە پرسیاری کرد ئایا چاتبۆتەکان دەکرێت ئەگەر داتایان پێ نەبێ وەڵام دەنەوە. وەڵامەکە بەڵەیە لە بەرەوەی مەوتمان هەلوسینەیشنیان هەیە. حەزەکەن ئێستا تاقی دەکەینەوە، هەر لە خۆمەوە ناوی کەسێکی پێدەدەین دەڵێن ئەمە توێژەرێکە فلان شتێک کرد فلان شتێک کرد دەست دەکا بەچی بەڕێزان، چونکە ئەو داتایی لە بەردەستێتی ئەو هەوڵ دەداشتی سیمیلەر واتە نزیک لە خۆی بدۆزێتەوە، هەر چۆنێک بێ وەڵامێکت دەداتەوە. ناڵێن وەکو مرۆڤ ناڵێن هیومن سیمیلیشن دەکات بە کوتەکەی وەکو کاکتۆر ئاماژەی پێکرد لاسایی مرۆڤ دەکاتەوە. مرۆڤیش تا ڕادەیەک دەکرێت بڵێن زۆربەی کات ئەو مەوقیفانەی توش بووە ئەگەر وەڵامێکیشی پێ نەبوو هەر هێناوە یەتی بردویەتی مەگەر خودی خۆت پێی بڵێ بە چاتبۆتەکە بڵێ کاکە ئەو ناوەی کە تۆ بمنی دەدەی هەر بوونی نییە، ئەویش دڕک دەڵێ ببوورە وەڵام من وامزانی بوونی هەیە یان نەها پۆزش دێنێتەوە وەکو مرۆڤ داوای لێبوردنیش دەکات کەس تۆ مناقەشە لەگە کردیان سەر چاوێکت پێدا یان وەکو مامۆستا بەڕێزە پرسیاری جوڵام دەینەوە بۆ منە PDFێکی پێدەی دەڵێ ئەوە تا توێژینەوە هەیە ئەو شتە هەر نییە بیان بۆ منە سەر پێچوانەکەی سەرمێنراوە بەڕاستی وەڵام دەداتەوە. حەز دەکەن هەر لە خۆ ئێستا وشەیەک داخڵ دەکەین لە خۆ دەستەکە بە وەڵامدانەوە. جەجاری وایە لە زمانێکی دیکەوە دەچێ وەرجێڕان دەکاو دێتەوە بەلای تۆدا و ئیتر بیر دەکاتەوە. کێشەکەوەیە ئەو ترینینگی پێی کراوە ئەوە نییە بۆ نمونە سنوورداری کردبێ وەکو ەکانی گەڕان بۆم نە شتێک ئێستا دەمەکانی تر لە سێرچەکە گەڕام وتم PDFێکم دێ بۆم نەژیری دەستکرد نووسرابێ ڕێک ڕاست و خۆتی نەو ریزڵت بەرۆی لەوانەیە هیچ ریزڵتێک ئیندێکس نەکرابێ بەڵام بەڕاستی چاتبۆتەکان وانین چاتبۆتەکان وات ئەوە کراون خەڵەفاویان زۆرە بۆیە وەڵام هەردەدەنەوە ئەگەر مەگەر شتەکە خۆی یەکشت هەیە ئەومان لە یاد نەچێت کە دەڵم وەڵام دەدەنەوە مەرج نییە حتمیان هەمیشە وەڵام دەنەوە هەندێک کاتەیە بەهۆی ئەو ماوەی ڕابردوو کۆمەڵێک فشاریان خرا سەر کۆمپانیاکان بەتابەتی چات GPT و جێمنای و ئەوانەی ئەمریکیەکان کە بۆ بابەتی خۆکوشتن و بابەتی دکتۆری و پزیشکی و زۆر شتی دیکە هەمیشە دیسکلیمەرێکیان هەیە هەر لە سەرتاوە وەڵام دەداتەوە دڵ ئەم نادە دۆکتەر ئەم نازام چی وەڵام دەداتەوە بەڵام وەڵامەکەت بە جۆرە دەداتەوە کە بە قسەی نەکەیت تەنها ڕوونکردنەوە پێدا لەسەر بابەتەی کە تۆ داوا لێ کردو. ئەمە وەڵامی ئەو دکتۆرە بەڕێزە کە ئایا بەڕاستیەکە داتاشی نەبێ وەڵام دەداتەوە بڵێ بەڕاستی ئێستا حەزەکەی ناوی گوندێکی کوردستانی بدێ لە خۆ پێ دەڵە لەم گوندە دەکەوێتە ئەوێ لێوێ و لەو سەریە و بخۆشی نازانێت چیت وەڵام دەداتەوە ئەم شتانەی بەداخەوە هەیە. مامۆسای بەڕێز پرسیاری کرد مامۆستا توێن وتی وابزان پرسیارەکەی بۆ شێوە بۆگە هەڵە بوو دەتوانێت هەڵە بووم دەتوانێت ڕام بگرێت ئەو چۆن وا بکەین ئەو وەڵامانەی کە دەمانداتەوە وەکو بڵێ وەڵامی دروست بن ئەو فیلەشی پێی دەدەین تا چەند گرنگە مامۆسای بەڕێز ئەو فیل و سەرچاوانەی کە خۆت پێی دەدەی ئەوە هەر زۆر گرنگە بەڕاستی چونکە وەکو باسمان کردمە نۆتبووگەڵێممان هەیە بۆچی زۆر نۆتبووگەڵێم ئێستا پشتی پێدەبەستێت لەبەرێت خۆت سەرچاوەکان زیاد دەکەی لە شوێنی
با بڵێن سەرچاوی باوەڕپێکراوە دایێنی ومە سپرینگەرە ئەمە کلاریڤیتە ئەمە نازانمە ئەمە سکۆپەسا دەچیت لەوێ هەموو توێژینەوەکان دێنی جوان ئامادەیان دەکەی تەنها لە ڕێی نۆتبوک ئەڵێمەوە دەست دەکەی بە گفتوگۆکردن و دروستکردنی مایند ماپ و ئیتر دروستکردنی ئۆدیۆ ئۆڤەرویوز ڤیدیۆ ئۆڤەرویوز و تاکۆتایی بۆی ئیشەکەت خێراتر بکەیت لەبەرەوەی تۆ لە جیاتیەوەی دانەدانە پەڕی ئەم توێژینەوەانە هەڵدەیتەوە بە خێراتە دەتوانانی گفتوگویان لەگە بکەیت سەمەریان دەست بخەیت مێثۆدۆلۆژیەکانیان کۆنکلوژنەکانیان تەنانەت لە ڕێگەیەوە بتوانانی گاپێکیش دەستخەیت بۆیە ئەو شتانەی کە تۆ بەڕاستی پێی دەدەی مامۆستا زۆر گرنگە من خۆم وەکو باسم کرد کاتێک کە دەمەوێت ئەساینمنتێک ئامادە بکەم ئەگەر ستایلەکەم بەدەست هەبێت ئیساڵی پاریان پێشتر بەکار نابیان خۆم ڕام لێ بیان لە ئینتەرنێت دەستم کەوت بێت دەڵێم شتێکی لەو شێوەم بۆ دروستکە کە هاوپێچە بەم مواسەفاتانە حیساب بکە تۆ مامۆستایەکی بۆم نەزان کۆی ئاستی بیوەن دەڵێیتەوە ئیتر هەموو دەکاریش پێدەم بە ڕێگەی CRE و فایلەکە شاوپێچ دەکەم بەڵێ زۆر گرنگە هەتا دەکرێت بەڵام ئەوەی کە گرفت دروست دەکە ئەو ئاوتپوتەی کە چات GPT و هاوشێوەکانی دەمانداتێ ئەگەر بێت و ئێمە بە کریتیکلی بەشێکی ڕخنەگرانە سەیری ئاوتپوتەکەی نەکەین بەڕاستی گرفتمان بۆ دروست دەبێ خۆشبەختانە ئێستا زۆربەی چاتبۆتەکان بەڕێزان سێرچیان هەیە وەکو بۆ نمونە ئێمە ئێستا کاتێک لە کوێن دەگەڕین یانەوە تا بۆ نمونە لە چات GPT دەگەڕین هەمومان باش دەزانین کە کاتێک دەگەڕێن دەکرێت لە ئینتەرنێت بگەڕنیان لێرە بۆ نمونە دیاریکەین تەنها وێب گەڕانێکی گونجاوترمان بۆ دەکا ئێستا لە ماڵپەڕەکانی ئینتەرنێت شتەکانمان بۆ دێنێ و سەرچاوەکەشمان دەدات بۆ یەگە تۆ ویستت شتێک بەڕاستی لەسەر ئینتەرنێت دەستکەوێت لەوانەیە ئەم بزوێنەری گەڕانە باشتر بێت لەوەی گوگل هەرچەندە وەکوتم گوگل ئێستا زۆر پێشکەوتو کراوە لەبەر AI مۆد و AI overview لێرە ئێستا هەر بۆ نمونە دەنووسی Mega Mind Plus Academy دڵنیام ئێستا لە ئینتەرنێت دەگەڕێت ئەگەر پەڕێکی فەیسبوک بێ ئینستاگرامێک بێت یوتیوبەکەی بێ بە گەڕانێک دەکاو بە وریاییەوە پێمان دەڵێ ئەمە چێ و لەکوێ هاتووە باشە ئەگەر بەڕاست هەبێ سیرکەنەها ئەگەر ئەمە مێگا ماین پلسێکی دیکێتەوە تۆرشتی دیکەی هێناوە جا بەرحاڵ لەبەرەوەی شتی دیکەی هێناوە لەبەرەوەی من بۆم دیاری نەکرد چیە و کوێ و چیە و بەرحاڵ ئەمە ئەنجامەکانیەتی دەبێت تۆ سیرکەی بەڕاستەوەی کوردستانە ئەوە سەرچاوەکانیەتی نەخێرەوە ئەوە نییە کە ئێمە هەمانە نامەوێت زیاتر لەسەرەوە بمێنمەوەدار وەڵامی مامۆستای بەڕێزم دابێتەوە مامۆستا حەسەن هەر دەگەڕێنەوە سەر پرسیارەکەی جەنابیشت نۆتبوک LM ئەو شتانی کە لە نۆتبوک LM پێت دەدا کۆپیکەی و پێیستیکەی ئەگەر ئەتۆ ئاماژە بە سەرچاوەکەی نەکەی و بێگومان ئەم خاڵانە لە بەرچاو نەگری مەوزوعی ریفریزکردن و سەمەرایزکردن و ئەمانە وەڵا ئەمە بێگومان هەر دیسانەوە گرفتی گرفتەکەمان دێتەوە بەردەم ئەکادەمیکی پلەیجەریزم دێتەوە ئاراوە کە دڵنیام کاک دکتۆر لە من زۆر شارەزاتە لەو بابەتە و ساڵانێکە لەو دنیادایە ئەمە باسیەوە دەکەین کە ئەم نۆتبوک LM هاوکاریمان بکە لە خێرات دۆزینەوەی مێثۆدۆلۆجی ئەم توێژینەوانە بۆی من بزانم بەڕاست ئەو توێژینەوەی من بەڕاست بەنیازم بیکەم کام مێثۆدۆلۆجیە گونجاوە کۆنکلوژنەکانیان چی بووە بۆی من بتوانم بەکاریان بێنم لە ناو توێژینەوەکەی خۆم بەڵام خۆم سینتەسیسەکە بکەم یعنی تێکەڵ کێشەکە بکەم و بڕۆم بیکەمە ناو توێژینەوەکەم و ریفریز کەم و پاشان ئینتێکس سایتیشن دابنێم بۆەوەی فوڵ ئەکادمیک ئینتەگریتیەکەی خۆم تا ڕازگۆیی ئەکادمیەکەی خۆم بسەلمێنم بەڵام ئەمە تو هەر کۆپی بکەی و پێیسکەیت بەڕاستی گرفتە دەبێ ئاگامان لەو خاڵە بێت جیاوازی نێوان فری و پرۆ بەڕاستی مامۆستا هەیە ئەمە چونکە ئەو مۆدێلانە بەردەوام ئیمپروف دەکرێن ئێستا بۆ نمونە چات GPT فریەکە جارە پێش هەموو شت بە لیمیتد ڕێگەت پێدەدا و زۆربەی کاتیشێ ڕێگەت لێ دەگرێت لە هەندێک لە فیچەر بە نمونە ئێستا ئەم جێمنای کە لێرە هەیە بزانام ئەمە کام ئەکاونتەیە لە ژوورۆم سێکە ئەمە AI پرۆیەکە چالاکە زۆرینەی ئەو توڵانەی کە لە لای من هەن بەڕێزان ئەو توڵانەی کە لێرە دەیبینن لەوانەیە لە لای ئێوە نەبن لەبەرەوەی من پرۆیەکە ئێستا بەکاردێنم باشە کە لێرە شتی زۆر تایبەتی پێدەکرێت خۆشتان زانستان بژاردەیە وەکو لێرە دیارە ئاها لێرە پرۆ هەموو چالاک بەرحاڵ جیاوازی هەیە بە دڵنیاییەوە من پێشنیار دەکەم هەمیشە سوود لەو چاتبۆتانە وەربگرن کە شتەکانیان تا ئێستا خۆڕاییە مەسەلەنەوە ZAI بەڕاستی ئێستا 5.1 جێڵێمی 5.1 دەرچووە ئەیجن مۆدی هەیە جاچیان پێ ناکرێ ئەمانە بەڕاستی دەتوان تاقییان کەنەوە سوودیان لێ بینن تاڕادەیەکی بۆ زمانی کوردی ناڵم تاڕادەیە وڵا زۆر باشن بەڵام هێشتاش لە ڕووی زۆر شتەوە وەکو ئەوانەی گوگل نابن چونکە بەڕاستی ئەوەی گوگل
تێکەڵ کێشەکەی لە ئاستێکی باڵادایە لەگەڵ تەواوی خزمە گوزارەکانی گوگل کە ئیشەکانت ئاسانتر دەکات. دەستت خۆش بە مامۆستا، زۆر زۆر سپاس. دەزانم پرسیارەکان زۆرن و کاتەکەش کەمە، هەر لە بۆ زانیاری بەڕێست و ئەندامانی بەڕێزی ئەوانی تازەشن. 2 هەفتە پێش ئێستا ئێمە وێبینارێکی تایبەتمان هەبوو لەسەر نۆتبوک LM. ئێستا لینکەکەشم لە چات بۆکسەکە داناوە، بەڵام لە یوتیوبی ئەکادمیاش هەمووی هەیە بەسەر بۆ زانیاری، چکە بەڕاستی زۆر زۆر شتی ناوازەی پێدەکرێ و نۆتبوک LMە جگە لەو وڵاوانەی کە جەنابیشت باست کرد. مامۆستایەکی بەڕێز دەپرسێ پرسیارێکی گرنگە، ئەگەر زانیاریەکمان دا بە ژیری دەست کرد، ئایا هیچ ڕێگایەکەی بتوانین ئەو زانیاریانەی شخصیانەی خۆمانیان ئەو زانیاریانە بسڕینەوە؟ دکتۆر جان، زۆربەی چاتبۆتەکان ئێستا بژاردەی ئەویان هەیە بە بڵین ئەکاونتەکەت بسڕیتەوە، بژاردەی ئەویان هەیە داتاکەیان بۆ ئەوە بەکار نەهێنرێ. مەسەرەن ئەمە خۆتان زان دەتوانی خۆت پێی بڵێ ڕای بگری. بەڵێ بە نمونە ئێستا ئەگەر ئەم ئەوەی یەک دقە ببرن خۆ ئەوە بالا بین، ئەمە ئەوەی چات GPT بەڕێزان کاتێک کە دەچینە ناو پرۆفایل لەوێ ببرن سێتینگ بوو بچینەوە، هەمویان هەیەە تەبەن سێتینگ. لێرە کۆمەڵێکشتی تێدا یەکێک لەوانە دەتوانیت ڕای بگرینێڵیت هیچ یەکێک لەو داتایانەی کە تۆ مەبەستە بەکارینێنێ. بە نمونە improve the models for everyone دەتوانێمە ئۆفکەی باشە بۆی هیچ لە داتایەکانی تۆ بەکار نەهێنرێ. هاوتا allow your content to be used to train our models دەتوانی ڕای بگری. نەکەرەمە ئەنجا لێرە delete all chatsمان هەیە بابەتی پێشتر ڕژ دەکاتە. بەڵ هەمووی دەسڵێت زۆر شتیریکان تێدا، ئەمە تەنانەت لە جێمنایش بە هەمان شێواز لێرە کاتێککە ئەگەر settings چی لێرە پێدا بوو where is settings باشە I cannot see settings. بە هەر حاڵ دەچی لە سێتینگەکە هەمووی هەیەی ئەو خاڵانەی کە باز لە داتا و بەکارهێنانی داتای تۆ دەکا و زیاتر هیستری چاتەکان بەڕاستی لە لایکی دیکەشەوە هەموو چات بۆتەکان ئێستا تمپۆری چاتیان هەیە کاتێک کە چالاکی دەکەن بەرمونە ساوە جێمەنایە سیبکەن لێرە نووسراوەکە temporary chats do not appear in recent chats دەرناکەوێت and are not used to train models or personalize your experience. تەنها ئەو کاتێ و تەواو ئەو کاتێ و خلاصی چی دیکە و عادەتەن دەڵێت تا 72 کاتژمێر دەمێنێتەوە ئەویش بەڵام هەر بەکاری نیانەوەن بۆیە ڕێگەیان داوە کە ئێمە داتاکانی ئێمە بەکارێن. بەڵام پرسیارە جەوهریەکە ئەوەیە پێشەوەی کە ببرە دکتۆر ئایا بەڕاست بەکاری ناهێنن ئەوە بەڕاستی من ناتوانم دڵنیایی بکەمەوەلەوە. من دڵنیات دەکەمەوە هەموو لایکیش و هەموو پوینتێکیش بەکاردەهێنرێ، چونکە بۆتە بزنسێکی زۆر گەورە، بۆتە پیشەسازیێکی زۆر گەورە و ڕەنگە وەکو دەڵێ ئێستا جەنجی داتایە هەراوەندە دەڵێ. مامۆستا دڵشاد جعفەر بەڕاستی شتێکی جوانی نووسیوە دەیخوێنمەوە، نازانم چکە بە دایرێکت مەسیج بۆ من هاتووە نازانم. منیش ژەمەویست دەمێک لەسەر ڕاگرتووە وتم بۆکە سەرەی بێ. زۆر باشە، ژیری دەستکرد وا دروست کراوە کە بۆ مرۆڤ وەکو هاوڕێ بێ و هاوڕێیانە ڕەفتار بکات. ئەگەر نووسینەکە بکەیت ئەگەر ئەم نووسینەی خوارەوە بکەیت دەڵێ ڕەنگە پرسیارەکان تۆزێک جیاوازتر وەڵام بداتەوە. ئەو هەندێک وردەکاری نووسیوە و دەڵێ وابێ مەبەستەکەی پرسیارەکە ئەوەیە ئایا پرۆمپێک دەتوانێت وا بکە ژیری دەستکردەکە ئاراستە بکە کە چۆن وەڵام بداتەوە. دکتۆر جان وەکو باسم کرد تەنها ئەگەر ئەو مۆدێڵە لەلایەن دروستکەرەکەیەوە پەرەپێدەرەکەیەوە بنمونە ئەو ئۆپنەیای کە لە پشتی چات جیپیتیە ئەگەر بێت و پرسیارەکانی تۆ بگاتەوە ئاستا کە بگاتە بابەتی سوساید بۆ نەخۆ کوشتن و ئەمانە لەوێ ڕادەوەسێنەیە لە بڕۆ. بەڵام بۆ بابەتیەوە ئێستا دەڵێ تۆ ڕۆڵ ببینێ وەکو ڕفلس لایک منتۆر بەڕاستی ڕۆڵەکەت بۆ دەبینێ، بەڵام تەنها وەکو ڕۆڵ چکە بۆ خۆتان زان ئێمە ئەو ڕۆفێریەوە بووین کە تۆ پێرسۆنە دەدەیتە ئەوە، بەڵام مەگە بابەتەکە گەشتە دوتیژی ڕات دەگرێت. زۆربەی کات چاتبۆتەکان بەردەوام نابن. بنمونێمە باسی بایەسمان کرد چاتبۆتەکە چینیەکانەکە بابەتی حکوومەتی چینی و ئەمانە دێنیە گۆڕێ ناڕوە بابەتەکە ڕدەگرێت. باشە ئەوەش هەمان شتە دەگونجێت تا ئەو شوێنەی کە ئاساییە یعنی سنووریان بۆ دانەناوە بەڕاستی وەڵام دەداتەوە مامۆستا. یعنی شتەکە نەگاتە بابەتی ها بۆ نمونە کوشتن و بابەتی
توندوتیژی و بابەتی چارەسەر و ئەم شتانە یان ئەو بابەتانەی کە قەدەغەن بە شێشی گشتی لە ئاسیجیان بەدڵنیای وەڵامە دەداتەوە مامۆستا ئەزەکە ئێستا بۆ خۆت پرسیاری لێ بکە بەدڵنیایەوە هەر ئەوەی خۆی مای ڕفلس منتۆر دۆنت شوگەر کۆد ئەنیثینگ دەگونجێ وەڵامێکت بداتەوە ئیلا ئەگەر بابەتەکەی تۆ بەلای شتی ترسناکدانەوە ڕست خاڵی تریش هەیە کە گرنگە بەڕاستی ئەویش ئەوەیە هەر ژیری دەستکردێک یان هەر ئامرازێک دەیبینی ڕەنگە لە شتێک زۆر باش بێت لە هەموو شتەکان باش نییە ینی ئەوە دەبێ بەڕێزان ئەوە بزانن کە تۆ با بڵێن بۆتێک بەکاردێنی یان چات بۆتێک بەکاردێنی یان مۆدڵێک بەکاردێنی ڕەنگە ڕاهێنانەکەی بۆ مەبەستێک پێکرابێ ڕەنگە بۆ نمونە هەمویان نەتوانن وێنە بە هەمان ئاس بچێشن بۆ وێنە کێشان بۆ هێلکاری بۆ مایند ماپین بۆ ئەوەش گرنگە تۆ بۆ چی بەکاری دێنی یان ئەو ئیشەی کە تۆ هەتا چی پێویستە چۆن مرۆڤەکان هەریەکە لە توانایەکدا زۆر باشترە بۆ نمونە مامۆستا سەردار لە کۆمیونیکیشن سکیل باشە بەڵام مەسەلەن ئەوی تر لە وێنە کێشان باشە ئەوی تر دەستی خەتی هەیە دەست و خەتی خۆشە ئەوی تر هەریەکە لە شتێک باشە لە ئێستادا لەو مەرحەلەی ئێستادا ژیری دەستکردەکان لەو قۆناغن کە هەریەکەیان لە چەند شتێک یان لە شتێک باشە دەبێ ئەوەش ئاگادار بین بۆیە باشترین شت ئەوەیە چەند بژاردەیەکرد لە بەردەست بێ نەک تەنها پشت بە یەکدانە ببەستین هاوڕام 100% ئەرەوەڵا پێویستە ئاگامان لەو بێ مامۆستانی بەڕێز ئەمە دەبووان کە هەریەکان بە ئاراستەیەکدان ئێستاگەر بڕۆن ئەو پێوەرانەی کە ئێستا چابۆتەکانیان پێڵدەستەنگێندرێ هەمیشە کە بڵایان دەکەنەوە بە بڵین خودی کۆمپانیەکان ئەوەی مۆدلێکی نوێ ڕادەگەێنن سەی دەکەن بەپێی ئەو هەڵسەنگێنەرانە هەریەکان لە بابەتێکدا باشترن لەوەی دیکە باشە هەریەکان لە بابەتێکدا لەوەکەی دیکە باشترن بۆیە گرینگە تۆ بۆ چ مەبەستێک بەکاریان دێنیت بنمونە بەڕاستی ئێستاوە کوێن ستودیۆیە کە هی ئەلی بابێ بەڕاستی وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەتۆ توانی هەموو شتێکی پێ بکەیت لە ڤۆیس چات و ڤیدیۆ چات لە تینکینگ و نازام چی لێرە هەموو شتەکان ئەوە بوونی هەیە بەڵام ئایا ئەو دیبڕی سێرچەی کە ئەوە هەیەی وەکەوەی چات جی پی تی و جێمنای دەبێت یان لە دروستکردنی ڤیدیۆ بەڕێزانە و ڤیدیۆی کە ئەوە دروستی دەکات لەوانەیە بە هیچ شێوازێک وەکو ئەوەی ڤیۆ نەبێت یان وەکو ئەوەی سی دانس نەبێت ئەوەی بایدانس و با بڵین مۆدلە ئاسبەرزەکانی دروستکردنی ڤیدیۆ بۆیە زۆر زۆر گرنگە ئاگاتان لەو بێ کامە و بۆچی شتەکان بەکاردێنن بەڕاستی دەستت خۆش بێ مامۆستا ئاخر پرسیار و ئاخر با بڵێن کۆمنتیان لێدوان لەسەر ئەوەی کە مامۆستایەک پرسی بوو چی بکەین بۆ زمانی کوردی باشتر بکەین یان چۆن خزمەتی زمانی کوردی بکەین بەڕێزان وەکو مامۆستا سەرداریش لە وەڵامەکە گوتی ئەو ئامرازانەی ژیری دەستکرد پشت بەر و داتایە دەبەستن کە لە بەردەستن ئێستا نمونەیەکی بچووکی بێنەوە بزانە بەندی کوردی چەند باوە چەند ڤیوی هەیە چەند گوێگری هەیە لە تیکتۆک و لە هەموو دیجیتاڵیەکان ئەتو ئێستا داوا لە ژیری دەستکردێک بکە گۆرانیەکی کوردی یان ئاوازێکت بۆ شعرێک بۆ دابنێ ڕەنگە یەکسەر لەسەر ئاوازی بەندەکە دایبنێ چونکە دەستی زیاتر بەوە دەکا یان زیاتر لەسەرەوە یان ئەگەر ئێمە وەکو دەڵێ گەلی کورد بە هەموو شێوەیەک یان ئەگەر گەلێکی دژی کورد ئیتیفاق بکە مەسەلەن چەندین ملیۆن کەس بڵێ کورد کلچی هەیە کورد کلچی هەیە هەر ئەو داتایە بخاتە بەردەستیەوە ئەگەر یەکێک لەو سەری دنیا بپرسێ کورد چێیە ڕەنگە یەکێک لە وەڵامەکانەوە بێ کورد کلچی هەیە چونکە داتای زۆر پێگەیت مەبەستمان ئەوەیە چی لە بەردەست بێ ئەوەت بۆ بەرهەم دێنێتەوە چی دەستی پێڕابگا ئەوەت دەداتەوە خۆی لە شتی نوێ دروست ناکە تا ئێستا لەو قۆناغەدا شتی نوێ دروست ناکە هەر ئەو کۆنانەیە وەکو دەڵێ ڕیسایکلی دەکاتەوە دووبارە دەیژێنێتەوە یان بە شێوەیەک لە شێوەکان پێت دەفرۆشێتەوە ئاخر شتیش ئەوەی کە گوتی دەتوانی لە سێتینگ ئەوانە ڕابگری ڕاستە دەڵێ داتاکەم بەکارمێنە بەڵام بەکاردەهێنرێ بۆیە تکایە ژیرانە بەرپرسانە مامەڵەی لەگەڵ بکە و بەو شێوەیە دایبنە هیچ زانیارێکی شخصی پێمەدە من هەموو جارێ ئەو قسەیە دەکەم مامۆستەردار لێرەش دەیکەمەوە بۆی وەکو خێرێک بێ بۆ هەمووان ئەگەر ئەتۆ لەسەر سۆشیال میدیا بووی دیعایەی نەخۆشیەک و عیلاجی نەخۆشیەک زۆر هاتە پێشت بڕۆ فەحسێکی خۆت بکە
هەر ئەوەندە دەڵێم هەر ئەوەندە دەڵێم زیاتر نا نمونەی زۆر جوان بوو. بڕۆ فەحسی خۆت بکە ینی دیارە شتێک هەیە تۆ ڕەنگە ئاگاد لێ نەبێ ڕەنگە ئەوان شتێک دەزانن تۆ نەزانی ینی بە چیکردنەوەی ئەو داتایی تۆ کە لە بەردەستی ئەوانە. من هەر ئەوەندە دەڵێم بەناوی ئەکادمیای مێگامایند پلەسەوە زۆر زۆر سپاس بۆ مامۆستا سەردار عەبدوڵحسێن کە بەڕاستی ماوەیەکی زۆرە ساڵانێکی زۆرە لە بواری تەکنۆلۆجیا و ژیری دەستکرد کار دەکا، هەروەها لە سنتەرەکانی پێداگۆژیش دەورێکی باڵای هەیە. ئەمە سپاسی دەکەین کە توانی کات بۆ ئێمە وێوە تەرخان بکە، بەڕاستی بابەتێکی زۆر زۆر بەسوود بوو. هیوادارین هەر بەردەوام بێ لە بەخشەکانی بۆ میوانانی بەڕێز و ئارزومەندانیش ئەو سلایدانە و دوای ڕیکۆردەکەش لە چەناڵی وەتسەپ و چەناڵی یوتیوبی ئەکادمیاش بڵاو دەکرێتەوە. ماوە سەردارە گەوشەیەکی کۆتایی دەبێت. زۆر زۆر سپاس دکتۆر گیان بۆ زیادکردنەکانت. من بەڕاستی شەرەفمەند بووم ئەو شەو کە بەڕێزت بە بڵێن پاڵپشتێکی باش بووی بۆ من پێزانینم هەیە. بەڕێزان دووبارە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. من نامەوێت پێشەوەی بڕۆین هەز دەکەم مامۆستایکی بەڕێز دەمێک بوو دەستی هەڵبڕی بوو من لێم دیار نەبوو ئارەزوو نازانم ئەگەر لێرە ماوە هیوادارم لێمان زویر نەبوو بێت ئەگەر وایە هەڵی دەبژێت نامەیەکی نارد گوتی ناتوانم چات بنووسم من لە بیرم چوو. مامۆستا ئارەزوو فەرموو ئەگەر لێرە ماوە با خزمەتی بکەین ئەگەر هیچنا تۆزش دێنمەوە بەڕاستی داوای لێ برن دەکەم من وڵی منیش نایبینەوە ئەگەر ئارەزوو ئەحمەد نازەم ناوی چییە ئەگەر مامۆستا ئارەزوو بێ فەرموو مامۆستا. سڵاوتان لێبێ کاک دکتۆر. سڵاو مامۆستا داوای لێبردن دەکەین فەرموو. داوای لێبردن لە خواکەن دەستخۆشیتان لێەکەین. وڵایم پرسیارێکم هەبوو لە بەڕێز کاک دکتۆر چۆن دەتوانین سنوورێک بۆ وەهبی ژیری دەستکردا بنین بە تایبەتی کاتێ لە بوارەستیارەکانی وەکو پەروەردە و توێژینەوەی زانستیدا بەکاردێنێ. پرسیارێکی تریشم هەبوو لە ئاخیرا وەڵامەکەی لە بەڕێزتان دەستم کەوت ئەو فایلانی کە لای ئەمێنێتەوە ئەگەر بێت و لە سێتینیش ڕایگرین دەست و چاوتان خۆش بێ و زۆر سپاس. دەست خۆش مامۆستا. پرسیارەکە پێم وایە بۆ من بوو دکتۆر یان بۆ جەنابەت؟ بەڵێ بەڵێ بۆ جەنابەت بوو. مامۆستای عەزیز خۆشحاڵم کە وەڵامی بەشی دووەمت دەستکەوتەوە. بەشی یەکەم لە ڕاستیدا ئەوە دەسەڵاتی ئێمەی بەسەرەوە نییە وەکو دەسەڵات بۆ منە بڵێ بەگشتی من دەڕۆم جێمەنای ڕادەگرم نایڵم یەک هەڵە بکە نایڵم بۆ منە هاوکاری کەسێ بکە کۆپی پێیست بکە. دوجار ئەمە ژۆک و بزوێنەرەکانی گەڕان زانیاری پێشکەش دەکە. دەکەوێتە سەر بەکارهێنەرەکە چۆن و بۆ کوێی دەبا و چۆن بەکارهێنێ بەڕاستی ڕازگۆیانە یان ناڕازگۆیانە. ئەوە لەلایەکە ئەوەی دەکەوێتە ئەوەی کە کۆنتترۆل دەکرێت ینی لە لای تاکەکانە. بەنمونەوەکو خۆم باسم ینی من پێشتر باسم کرد خۆم ئێستا ئەگەر سەرقاڵی توێژینەوە بم بەڕاستی ژیری دەستکرد بەکاردێنم بەڵام بەو شێوازەی کە ببێتە کۆپایلەت لەگەڵ من ینی کارەکانم ئاسانترکە لە جیاتیەوەی 20 توێژینەوە دانیشم هەر هەمووی بخوێنمەوە بە خێراتر پینپۆینتی هەموو توێژینەوەکانم بۆ بکاو بڵێکاکەەوە مێثۆدۆلۆژیەکانت ڕێک دڵم تەواو ئیشم بە مێثۆدۆلۆژیەکانیان بوو یان کۆنکلوژنەکانم دەوێت بزانم چیان دەستکەوتووە بۆی من گاپێک دۆزمەوە و هەر ئەم سەرچاوانەش بەکار بێنم لەم کاکەوە ئەوانە ئەویان کردو بەڵام دوجار من هاتووم لێرە ئەم کەلێنەش پڕکەمەوە بە توێژینەوەیەک ئەمە من هەوڵ دەدەم بە شێوەیەکی ڕازگانە بەکاربێنم بەڵام لەوانەیە خەڵکێکی شەبێ بەڕاستی هەر خودی تەواوی توێژینەوەکە تەنانەت داتاکانیش ساختە بکە مامۆستا بەخوای ناتوانانی ڕێی لێ بگری هەر بە نمونە حەزەکەن نازانم چەند مامۆستاژ لێرە مامۆستانی بەڕێز ئەمە ئەیجنت مۆدە لە ZAI باشە ئەیجنت مۆد ئەوە لە پێش چاوتانە بام چاپ بۆکسە داخم لێرە لە ئەیجنت مۆد باشە دێم داوای لێ دەکەم ئایسلایدم بۆ دروستکە بە فول ماسفات دێم لە ڕایتینگ داوای لێ دەکەم بە دۆک لێرەش دەیکەمە چی ئەن ئەکادمیک پیپر پێی بڵێ ئەکادمیک پیپەرێکم بۆ بنووسە 100 پەڕ بێ بەم مواسەفاتانە بە دەرەنجام و هەموو بۆ دروست دەکە فەیکی دەکە ساختەی دەکە هیچ گوێی لێ نییە چکە دوزار ئەوە چات بۆتێکە و داتایەکی لە بەردەستەوە شتت بۆ دروست دەکە ئەو نمونە دەداتێ باشە دەتوانیت پرۆمپتەکەت باشکەی بڵێ بۆ نمونە سەرچاوەکان وابن و وابچن بەڵام بەڕاستی ڤالدەیشنی مرۆڤی هەر پێویستە هیچ ئەو لاولای تێدا نییە هەتا ئەو خولەکەش کە مە قسە دەکەین ڤالیدەیشن دەیتا ڤالیدەیشنی ئەم چات بۆتانە پێویستێکی هەنووکەیە لەلایەن مرۆڤەکانەوە بە تایبەتی بۆ بابەتی توێژینەوە بە تایبەتی بۆ بابەتانەی بڕیارت تۆ پێشکەشی بکەیت بە نمونە ناکرێت تۆ
پریزنتیشنێک بۆ دروستکە و ڕێک بێ پێشکەشی خەڵکی بکەی بە نمونە من ئەم پریزنتیشنە لە 2 ڕۆژە من سەرقاڵم کە لە 2-3 کۆرس و ئەولا شت خڕکەمەوە و بابەتەکان بێنم لێرە پێشکەشی ئەوەیکەم نەدەکرام نە لە خۆمەوە بڕۆم بە چات جی پی تی بڵم کاکە شتێکم بۆ لەسەر ئامادەکە و تا بچم پێشکەشی بکەم ئەو بابەتە من دەورەم لەسەر بینیوە دەزانم چییە و دەتوانم قسەی لەسەر بکەم لەوانەیە ئەمڕۆ ئەگەر من هەر شتێکم هێنا بۆ پێشکەشی ئەوەکەم هەر لە کاتی قسەکانم پێمەوە دیار دەبوو کە ئەم بابەتە تەنها هێنراوە و بۆ کات تێپەڕاندن ڕاست ینی گرینگە تۆ بەڕاستی شتەکان ئەزممویان بکەی لەیان تێ بگەی بزانی بەڕاستی ئەوە چییە تۆ دەینی پێشکەشی خەڵکی دەکەی بەڕاست بوونی هەیە من لە ناو کورسەکان بینیومە ئەو جار هێناومە ئەگەر نا بەڕاستی ئەم چات بۆتانە بەڕاستی بەڕێزان هەلوسنیشنیان زۆرە باوەڕم پێ بکەن هەڵەی زۆر زەق دەکەن ئەگەر وریانە بین هەڵەکەش لە ئێمەوەیە چونکە ئێمەین ئاراستەیان دەکەین we are the directors مادام کە ئەمەش ئاراستیان دەکەین پێویستە بە شێوازێکی دروست ئاراستیانکەین و بەڕاستی ئاوتپوتەکان فاینەل پرۆدەکتەکە ڤالیدیشنی پێویست دەستت خۆش بێت زۆر سپاس مامۆستا دووبارە سپاس بۆ کاتەکەت خزمەتتاندام و دووبارە خۆشحاڵ بووم سپاس بۆ هەموو ئەوانەی کە ئامادە بوون و تا وێبینارێکی دیکەی هاوشێوە من خۆشحاڵ بووم ئەمشەو دەستی چاوت خۆش بێ مامۆستا زۆر سپاس دووبارە بۆ هەموو بەشداران هەموو خۆبەخشانی پشتەوەی لاپتۆپەکان کە لە ئامادەکاریەکان لەگەڵمان بوون وەک دەزانن هەفتەی یەکەمی مانجی 5 بۆ ئەو مانگە هێشتان 4 وێبیناری ترمان ماوە کە دوانی تریش هەر لەسەر ژیری دەستکردن لە بۆ هەفتەی داهاتوو بەڕێز دکتۆر عەبدولباسط لەگەڵمانە کە ئەویش کەسێکی شارەزا و بە ئەزموونە لەو بوارە بەڕاستی هەوڵ دەدەین هەر جارەی بابەتێک بوروژێنن کە بەڕاستی بابەتی هوەری پرسیارکردن و چۆنیەتی دواندنی ئەو ئامرازانە ژیری دەستکرد وەکو نهێنیەک و وەکو شتێکی پەنهان ماوەتەوە کە چۆن ڕەنگە خەڵکێک هێشتان گومان ببا ڕەنگە بڵێ کەسێک لە پشتەوە هەبێ و کارە دەکایان کە نەگا لە ئالیەتی کارکردنەکە بەڵام هەر چەند قوڵتر بیەوە دەزانی شێوازی کارکردنی ئەو ئایانە چۆنە بۆیە پرسیارەکانت ڕەنگە بۆ ئاراستەیە بێمە دووبارە زۆر سپاس بۆ مامۆستا سەردار عەبدوڵڵا حوسێن لە زانکۆی ڕاپەڕین کە ئەمشەو لەگەڵمان بوو سپاس بۆ بەشدارانی بەڕێز کە لە دەروەی وڵات و لە ناوەوە و لە سەرتاسەری کوردستان خەڵکمان لەگەڵ بوو ئەوانەی کە نەشیان توانی لە سەرتاوە لەگەڵمان بن ئەوانەیەک نەیان توانی لە زوومەکە بەشدار بن بە دڵنیاییەوە دوایی تۆمارەکەش دەبیننەوە ئەگە ڕوخسەتی مامۆستا سەرداری سلایدەکانیشیان دوای بۆ شێر دەکەین لەگەڵ برادران کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و شەوگارتان شاد بێ لە هەفتەی داهاتوو یەکتر دەبینەوە کارێک شۆت خواتان لەگەڵ بە ڕوخسەتی هەموو لایەک دانیشتەکە کۆتایی پێدێن